بەڕێزان لەرکێن سڵاوتان لەبێ ئەم بەرنمەیە زۆر هەستیارە تایبەتە بە قسەکردن لەسەر هەڵکشانی تاوان لە نێو نەوجواناندا. بەڕاستی لە زمانی کوردیدا چەندین وشەمان هەیە، نەوجەوان، نەوجوان، مێرد منداڵ، هەرزەکار، بەدهۆکیش سنێلامان هەیە لە ناوچەی بادینان. بەڵام ویستم بە دوواداچوون و گەڕان بکەم بۆ ئەم بەرنمەیەم بەداخەوە کە ناوەندە معریفی و ئەکادیمیەکانیشمان لەم بوارەدا دیسان وێرانن، لەبەرەوەی ناتوانی دەتوێژینەوەی ڕێکوپێک و باشە دەست بکێ لەسەر و تەمەنە هەستیارەی مرۆڤ. بۆچی ئەم بەرنمەیەمان کرد؟ بینەرانی بەڕێز، لە شوێنێکی گشتی بووم لە ناکاو دادوەرێکی بەڕێز خات و سۆزان عەبدوڵڵا دادوەری لێکۆڵینەوەی تاوان لە دادگای نەوجەوانانی سلێمانی پێیوتم بەڕاستی ئەمەوێ ستۆدیۆکەتم بۆ واڵا بکەی لەبەرەوەی کە هەست بە حاڵەتی هەستیار و مەترسیدارەکەم ئەمەوێ دایکان و باوکانی لێ ئاگادار بکەمەوە کە چەندین تاوانی جۆراوجۆر لە نێو مێرد منداڵاندا لە تەواوی پارێزگاکانی کوردستان لە هەڵکشاندان. دیارە لەگەڵ جەنابی و هەروەها کاک هۆشنگ عەبدوڵڵا نوێنەری چاکسازیەکانی هەرێمی کوردستان و بەرپرسی سەنتەری مادەوەژبەرەکان لە چاکسازی ژنان و مناڵانی هەولێر، هەروەها کاک عومەر محەممەد پارێزەری ڕاوێژکار لە دهۆی کشەوە کاک ئەکرەمزادە وەکو نووسەر و پسپۆڕی یاسایی لە بواری نەوجەواناندا، هەروەها دکتۆر سەعەد بەرزنجی، هەمویان لێرە کۆبوونەتەوە بۆی کە بەیەکەوە گفتوگۆیەکی بابەتی سەرنجڕاکێش بکەین لە پێناوی بەرزکردنەوەی وشیاری خەڵکی کوردستان بە ئامادەبوونی ئەم قوتابی و خوێندکارە خۆشەویستانەی زانکۆکانی هەولێر. هەمووتان بەخێراتن، سەرچاوەکانم سوپاس بۆ ئامادەبوونتان. بە ئیجازەی جەناب دیکێک لە تاوانەکان لەبەرەوەی کە زیاتر بەکارهێنانی مادەی هۆشبەرە، بە سوپاسەوە لە ماوەی ڕابردوودا سەردانێکی بە ئۆکەی و بە ڕەزامەندی ئاسایشی سلێمانی سەردانێکی ڕاگیراوانم کرد. با سەیرێکی بکەین کورتێکی و دوای دەست پێکەین. باشە؟ بینەرانی بەڕێز، سەیری ئەم بارودۆخە بکەن مادەی هۆشبەر چی لە مرۆڤەکات. هەرچەندە ئەم بەرنامەیە ڕاستیتان پێ بڵێم حەز ناکەم مێرد منداڵان خۆیان بیبینن، وا باش نییە؟ ڕێگریکردن لی قورسە، بەڵام دیارە ئێمە وەکو ڕوودا و لێ نووسین بۆ سەر و تەمەنی 18 ساڵ. هیوادارم سۆشیال میدیای ڕووداویش ئەو لایەنە لە بەرچاو بگرێ و زۆر ئەو ڤیددیوانەی باسی جۆرەتی و چۆنێتی تاوانەکانە زۆر زەقی نەکاتەوە. فەرموون. تۆ خۆت ئەزانی کە گەیشتوتە حاڵەتێک کە دەرزی بەکارێنی ترێسکەکان تەپوکێتەوە؟ باشە بۆ ئاوا سووتانەتی هەموو لەش ئاوا کۆنکۆنا تەندروستیتی بەرەو چۆ بردووە؟ هەر زۆر خراپە. وڵام ئەو شەرەوەی سەختە تاقیب کردوانەی تر تووشێوی چۆن سەری ناوچەکانی دایک بکەم، چۆن سەری ناوچەکانی باوک بکەم. پێت خۆ دەوەستی جسمێتەوە سادەکە حرەکەتەکە زانی ڕۆژێک ئەگەر تەرک نەکەی دەمریت؟ باێ هیچ تێ لە مادەی هۆشبەرە نابێتەوە. دوای 40 مانگ لەسەر نابوون چوومە دەرەوانێ کێشاوە. ئێستا توانی دەمەتر ڕابکەی؟ وەڵا دەمەتر زۆرە بۆ من وەڵا دومەتر زۆرە. ئەی پێش ئەوە چەند مەتر ڕابەکە؟ 100 مەتر 200 مەتر زارزانی بەتەڵی عێراق بووم شەبابە. ڕان زیاترێک کەشتن، بەڵام کچانیش ڕێژەیەکی زۆرە وەکو ساڵمانی پێش نەما. ژن بازرگانی بە مادەی هۆشبەرەوە بکە کەواتە خەتەرەکە لەبەر دەرگای هەمومانە. فێری درۆ دەکا، فێری ناڕازگۆیی دەکا، فێری هەموو شتێک دەکا. ئێمە گۆزەکە بشکین بەس بۆ ئۆزی لە تازەیە بە ئەو گۆزێنە. ئەوە حاڵ و مەسەلەکەی بینەرانی بەڕێز بەداخەوە کە بەپێی ئەو قسانەی کە خات و سۆزان بە منی وتووە، نازانم چەنی بێواڵە، ئەمە جۆرێکە لە تاوانەکان، بەڵام تاوانی تریش، بەڵام خراپەکاری تریش لە ناو نەوجەوانانە بڵاو بووەتەوە. هۆکارەکەی دواتر جەنابی دکتۆر بۆمان باسەکە، بەڵام حەزەکەم لێت بپرسم جارێکی تر ئەوە ستۆدیۆکەمان بۆ ئاڵا کردی، ئەوەی کە عەزێتی دڵ و ڕۆحت دەدات چییە؟ تەوێ هەموو دایک و باوکانی لێ ئاگادار بکەیتەوە.
سپاس کاکرنج بەخێراتنی هەموو لایەکەکەم بەڕاستی ئەوەی کەوای لە من کرد کە بە پێویستی بزانم بەرنمەیەکی ئاوا بکرێ دوو لایەنە یەکەم زۆربوونی هەڵکشانی تاوان لە ڕووی چەندێتی و جۆرێتیشەوە لە ناو نەوجوانانە دوو هەم بەڕاستی ئەم نەوجوانانە هەر ئەم نەوجوانەیە دوو ڕۆژی تر خۆمان نەزانین گەورە بێویێتەوە ناو کۆمەڵگا یعنی ئەگەر بێت و بەم ئاڕاستەی ئێستەیە بڕوات نەوجوانان زەنگێک لێ نەدرێ بۆ هەموو سەرپەرشتیاران دایکان و باوکان پەروەردە مامۆستایان بەڕاستی ئەم کۆمەلگایە بەرەو ئەتوانم بڵێم کۆمەلگایەکە ئەچێکە لەوانەیە ڕێژەی تاوان تایە لە 160 بەرەو سەروتر بێ لەبەر ئەوە ڕۆژانە ئێمە ویشتان داتا و ئامارەکانە کردووە هەم چەندێتی هەم جۆرێتیش لە زیادبووندا بەڵێ تاوان هەیە پێشووتر نەتان بینیوە و ئێستا خەریکە بێ بە باو بەڵێ من وەکو بەش بە حاڵی خۆم لە ساڵی 95 لە ناو دادگاکانم نەمبینیوە کەیسی نەوجوانە هەبێ کە مادی بێهۆش بێ بەڵام ئەگەر ئامارێکی مادی بێهۆش بۆ نمونە وەربگرین لە ساڵی 2020 حەوت بووە لە سنووری سنتەری بە سلێمانی ئەمە من باسەکەم بەڵام لە ساڵی 2024 بۆ بە 15 یعنی ئەم ئامارە کاتە دووقات لە حەوتەوە بۆ بە 15 یعنی لە 100 زیای کردووە ئەمە بۆ هەموو مادەکانی تریش بۆ هەموو تاوانەکانی تریش نەفسیشتا ئەو کەیسانەی کە زۆر ناوازە و نامۆیە بڵاویشە چییە؟ ئەوەی کە زۆر نامۆیە و بڵاوە لە کاتی ئێستاە یەکەم ڕاکردنی هەرزەکاران لە ماڵەوە بە تایبەتی کچان لە ماڵەوە ڕائەکەن ئەچێت مەسەلە لەسەر جادە ئەمێنێتەوە کەیسمان هەبووە 20 ڕۆژ لەسەر جادە بووە لە دوای ئەوەی کە لێی ئەپرسی ئەڵێ کوێ بووی لە لای برادێکم بووم 4 ڕۆژ لەسەر فلان جادە بووم لە فلان پارک مامەوە لە فلان کافتریا مامەوە کە VIP 24 سعاتیە هەر ئەم کچانەیە لە دوایە خۆمان چاکەزانی لەم کۆمەڵگایە ئەم کچانە لەسەر جادە 20 ڕۆژ بمێنێتەوە ئەبێ چی لە بەسەر بێ 5-6 کەسی ناسیوە لەو ماوەیە ئەم کەیسانە زۆرە ئەمە یەکەم دوو ئەوەی کە زۆر بێ باو بوو بێتەوە مەسلەی ناسینی نەوجوانان لەگەڵ یەکتریە لە ڕێگەی تیکتۆک و سناپچات و دوای ئەوە تاوانی لێکەوێتەوە ئەگەر کوڕ و کوڕ بێ ئەگەر کچ و کچ بێ ئەگەر کوڕ و کچ کەیس تاوانە بەد ڕەوشتەکان ئێمە پێڵێن جەرائیم ئەخلاقی با بڵێن جەرائیمی سێکسی ئەمە دەگمەنە یا نەخێر دەگمەن نییە ئەوەنی ئەو شوێنی کە من کاری لەکەم لە کاتی ئێستاە ئەگەر ئاماری ئەوەش بخوێنمەوە لە 2020 هەشت کەیس هەبووە 2024 42 یعنی 5 ئەوەنە چیان کردووە مەسەڵەن چی ئەکەن لە سناپچات یەکتریە ناسن یاخود لە نەهەمان قوتابخانە بەیەکەون لە سناپچات ئەکەونە قسەکردن دوای 1-2 ڕۆژ ڕسم بۆ یەکتری ئەنێرن ڕسمی نەشیاو بۆ یەکتری ئەنێرن بەم ڕسمە ئەم کچانە هەڕەشەیان لێکرێ تووشی تاوانی سێکسیە بێ ئەچێتە دەرەوە لەگەڵیا بە هەموو جۆرێکەوە سێکسەکەن دوای ئەوە ئەم کوڕە ئەم وێنانە ئەنێرێ بۆ برادەرەکانی خۆی اینجا ئەو کوڕانی تر هەڕەشەی لێکەن وای لێت ئەم کچە نمونەت هەیە مەسەڵەن نمونەم هەیە بەڵێ نمونە هەر کەیسێکمان هەبوو 9 کچ و کوڕ بوون بەیەکەوە دوو کچ لەگەڵ 7 کوڕە لە ماوەی 2 هەفتەیە دیار نەبوون 3 شوێنیان کردبوو مابوونەوە شوقە هەیە من یعنی سەیرم لەوەیە زۆربەی کەیسەکان لەوانەیە ئەم برادرانەش بینی بێتیان کاتێک گەڵێ لێ کوێ ماوەی تۆ لە فلان شوقە ئەچین بۆ فلان شوقە کەشف بکەین کلیل دراوە کەس ساحێبی نییە یعنی ئەوانە بە گروپ بەیەکەوە ژیابوون ئەو بە گروپ ژیابوون بەڵێ کەیس هەبووە کاکڕنج کاتێک لە کچەکەم پرسیەوە بۆ ماڵەوە بەجێهێشت وڵا من سەیری ئەفلان مسلسلەی تورکیمە کرد حەزمە کردوەکو کوڕکچانە بەیەکەوە بشین
یعنی بەڕاستی ئێمە دەست بخەینە سەر هۆکارەکان یەکەم دوای ئەوە بەڕاستی ئەوەنەی لە ڕێی تەجروبە و لە ڕێی ئیشەکانەوە ئەمە بەس جەرایمی ئەخلاقی ئەمە ئەخلاقی ئەمە دزی زۆرە کاک ڕەنجە مازانین لە 2014ەوە کوردستان بە قەیرانێکی دارایی یاڕوە وای لێ کردو دایکان و باوکان نەتوانن پێداویستی مناڵان دابینکەن ئەوە بەڕای من ینی هۆکارێکی زۆر سەرەکیە کە ڕێژەی دزی زۆر بووە لە بینی نۆجوانە حەزەکەم بەگشتی ئامارەکانم بۆ پێ بڵێت خۆ بەگشتی لە ساڵی 2020 بەس لە سنتەری سلێمانی بە هەموو تاوانەکان 470 بووە بەڵام لە 2024 904 470 بوو 904 لە سەیاس ئەمە هەموو تاوانەکان بەڵام ئەگەر بیتە سەر تاوانی دزی بە تاقی تەنیا لە 2020 68 کەیس هەبووە لە سنتەری سلێمانی لە 2024 118 ئەمە هەموو ئامارەکان هەمووی زۆر دیە تونند و تیژی خێزانی مەبەستمان دایکێت شکات لە مناڵ ئەکاڵێ هەموو ڕۆژەیەتەوە خصوصان کوڕەکان یەتەوە شەڕەکە ئەمە ئەکا ئەوە ئەکا تونند و تیژی 55 بووە ئێستا 156 لە 2024 باسەکەم خراپ بەکارهێنانی ئامێری پەیوەندی لە 2028 بووە لە 2024 حەڤەیە هەموو ئامارەکان پێمەڵێن کە بەرەو سەرەوە ئەڕوا دوای ئەوە لەنگری ترامپیەتەوە و تیکتۆک دابخێ کاک ڕەنج بە حکمی کەیسەکان کەیتە ناو کەیسەکانەوە زۆربەی ئەتوانم بڵێم ئەگەر کاک هۆشەنگیش لەوانەیە زیاتر لە ملاحەزەی ئەوەی کردبێ پێش بەرنامەکە قسەمان کرد سناپچات و تیکتۆک سەبەبی ئەساسی ناسینی ئەو کوڕانەیە ئەو کچانەیە بەیەکەوە هەر بە سناپچاتە پێڵێ وەرە فڵان شوێن لەوێ و ئەیبات ئەڕوا یعنی باوەڕ بێ هەر بۆ نمونە حەزەکەم کەیسێکێ بیجێڕمەوە کە چەند تەئسیرەکاتە سەر هەڵوەشانەوەی خێزان ئەم بابەتە کچێکمان هەبوو 13 ساڵ بوو لە یەکێک لە شارەکان لە ناو سنتەری سلێمانیش نەبوو بەیانێکی سعات 5 قسەی لەگەڵ کوڕێکا کردبوو براکەی پەیزانی بوو براکی بچووکی 5 ساڵی براکەی وتبووی وڵاتم بە باوکمەڵێم ترسا بوو ڕای کرد لە ماڵەوە ڕای کرد تقریبا دوای 20 ڕۆژ دۆزرایەوە کاتێک کە ئیفادەمان لێ وەرگر لەکوێ بووی تو ئەمانە والحاصل 4 ڕۆژ لەسەر جادە بووم و 3 ڕۆژ لە فڵان پارک بووم و دوای کوڕێکم ناسی و چوو بوو لە شوقەکە لەگەڵ یاژیا بوو کوڕەکەش دایک و باوکی نەبوو لە شارێکی تری کوردستانەوە هاتبوو ئیشیە کرد لە والحاصل زەواجیان کرد هەموو بەیەکەوە ژیا بوون و مەسائلی سێکسی ڕوویا بوو لە نێوانیانە زەواجیان کرد ئێمە لە قانونە کە زەواجەکە کەیسەکە تقریبا بە موقەتی دائەخرێ دوای ماوەیەک هەر ئەو مێردەکەی هات ئینجا شکاتی کرد وتی بە شێوەیەک لە شێوەکان ئێمەی بێهۆش کرد تەمان لەگەڵ دایک و باوکی خۆشی ئازای کچەکە لەگەڵ مێردەکەیە وتیان لەبەری زۆر مناڵن وتمانە با لەگەڵ خۆمان بشین بەرحاڵ دیسان ڕای کرد لە دەستی مێردەکەشی ڕای کرد دایک و باوکی خۆیان بێهۆش کردبوو بەڵێ دایک و باوکی خۆی بێهۆش کرد بوو لەگەڵ مێردەکەی ماڵەکەی بەجێهێشت بوو ڕۆشت بوو دوای ئەوە دیار نەما دوای 4 مانگ بیستم وتیان لە فڵان لە دادگای ئاسایشەوە گیراوە بە مادی بێهۆش یعنی لە ڕاکردنێکی بەسیط ناسینێکی بەسیط تووشی مادی بێهۆش بوو تووشی جەرایمی سێکسی ئەمە خەتای وەسائلەکانە یان سۆشیال میدیا خۆت دەزانی وەکو چەقۆیەک وایە ئەتوانی چ بچیتە ناو چەندین منتەداوە ئەتوانی لێوە شتی تعلیمی ئەتوانی فێر ببی ئەتوانی بۆ سەرگەرمی بەکاری بێنی ئەشتوانی بۆ تاوان بەکاری بێنی ئێمە بین محاسبەی ئامرازەکان بکەین یا ئەبێ وشیاری بەکارهێنانی ئەم شتانە لە لای مرد منداڵان دروست بکەن کاک ڕەنج بەڕای شخصی خۆم سەبەبی یەکەمی ئەوە سۆشیال میدیا نییە وەکو خۆ جەنابەت من سۆشیال میدیا توانم بە بلایەنە باشەکەی بەکاربێنم کۆمەلگای بێتاوان لەسەر گۆی زەوی نییە ئێمە نامانەوێت بێتاوان بێ بەڵام ئەمانوێت زەنگێک بین کە بەرەو کۆمەلگایەکە چینکەوە تاوان زۆرە بێتایە باشە بەراورد بەوەی بۆ خۆ تەزانی بەڕاستی ئێمە ئەگەر طبعا جەنابی دکتۆر حەزەکەم بەرپەرچەم باتەوە لەسەرم قسانم ئەگەر ڕایەکی تری هەیە بەراورد بەوەی بەڕاستی ئێمە قوتابخانەکانمان لە بەرەو خراپیەچێت بژەوی مامۆستا خراپە
توێژەر کەمە بەڕاستی چەند ینی توێژینەوەش کەمە دیسان لە هەمان کاتدا بارودۆخی دارایی و ئابووری خەڵک بەگشتی هاتۆتە خوارێبەوەی هۆکارە سیاسیە جۆرا و جۆرەکانەوە بەڕاستی هەندێک خەڵکی ناسراویش کە لە بواری دەروونناسی و کۆمەڵاتیا دەرکەوتون بە هەمویان نا بەڵام هەندێکیان ئەوەندەی کە پەنجە وەرێنە ناو مێشک و هەست و هۆشی خەڵک بەپی ئەوەی بازاڕ و خەڵک چیەوە بە ئەوەنەی پۆپۆلیستانە قساکەن ئەوەندەی قسەی باوەکەن و هەر ئەوە ئەفرۆشنەوە بە خەڵکە خۆی ئەیزانێ نایەن ئاوا وەکو حاکم نایەن ئاوا کارەبا و لێبن بڵێ خەڵکی نەخەبەر بێتەوە چونکە مناڵ و مردمەنداڵ کە لایدا خەتای خۆی نییە خەتای گەورەکانە خەتای مەکتەبە خەتای سیستمی پەروەردەیە وەنیە ڕفتاری تاوانکاری ڕفتارێکی فطری نییە زگماک نییە مکتسب بە وەردەگری لەو تەمەنەی جارێ یەکەم شت لەگەر تەمەنی لەگەڵم کۆکی یان ناکۆکی 100% یەکەم شت تەمەنی مراهقی بە ساڵ پێوەرد ناکرێ ئەمە دوو جۆر تەمەنمان هەیە تەمەنی ساڵمان هەیە تەمەنی عەقڵمان هەیە 13 لە بۆ 18 11 لە بۆ 18 بریتینە لە مراهقی بریتە لەوەی کە تا ئەو کاتەی تەسەڕوفاتی مراهقیە تصرفاتی مراهقانەیە جارێ لەوانەیە 25 بیتن چونکە تەمەنی عەقلی لەگەر تەمەنی ساڵ جاری وا بەیەکەوە ناڕواتن ئەوە یەکەم شت دوو پەنا یعنی هەوڵدان لە بۆ مبررکردنی باڵێن ئەپەکان و تۆمەتبارکردنی سۆشیال میدیایان تۆمەتبارکردنی هەر وەسایلێکی پەیوەندی پێم وایە ڕاکردنە لە واقعەکە ڕاکردنە لە واقعەکە ئەمە خەلەلمان لە باشە حاکمێک بۆ نمونە لەوانەیە زۆر کەس خۆپارێزی بکە ئەسڵەن ئەم مۆزوعانە لە دوای ئیشەکەی هەر کەیسەکەدا بخاو بڕوا حەقی نەبێتر مثلەن دادوەرێک هاتووە جگە لە هاوارکردن بۆ دایک و باوکان و بۆ لایەنە پەیوەنددارەکان چیتری لەدەستدا بالضبط ئەو دەتوانیتن کەیسەکان بگەینی باڵێن دووە یاسایەکان بگەینی هۆشیاریەک بگەینیتن ئەوە ئەرچیمەیە وەکو باڵێن دەروونزان و کۆمەڵناسەکان کەوا ئەو بوارە بکەین بەڵام خاڵێکی باشە دووروجاند خەڵکێکی زۆر یعنی لە بواری دەروونزانی کۆمەڵایەتی قسەی دەکاتن کەزی پسپۆر نییە ئەسڵان پسپۆریەکەی هەو نییە هەندێکیشیان پسپۆڕن بەسپۆریشن بۆ نمونە عاتیفەی خەڵکە جوڵێنن یعنی هەندێک قسەی تەرجمە وەردەگرن یاخود هەندێک شت تطبیق دەکەن لەسەر مجتەمەعی کە تطبیق ناکرێت لەبری بە توێژینەوە قسە بکەن و بەداخەوە لە سوشیال میدیاش لەبەرەوەی بازاڕێکی کراوەیە یەک کێشەی زۆر گەورەیە کاگرانس پێشتر ئەمە دەرگای ماڵەکانمان دادەخست کە دەرگای ماڵەکەت دادەخست کەس دەهاتە ناو ماڵت ئەو کەسێک کە داهاتە ماڵت دەبوایە بە دەرگاکە دابوونیە بەڵام ئێستا ڕۆژانە دەیان کەس دێتەکەن کچەکەی من دێتەکەن کوڕەکەی من بەبێ ئەوەی لە دەرکەی بداتن لێرەوە دێتە لای يعني ئەم ئاگام لێ نێدەتە لای قسەی لەگەڵ دەکات میوانی تی دادەنیشی دەیبینیتن قسەی لەگەڵ دەکات بەڵام دەرگاشم داخستیە من لە کنە خۆم دەرگام داخستۆر کەواتەیە سە دەرگاش داخی خەڵک هەر میوانت دێ ئاگات دێنیە میوانی منداڵەکەت دێ میوانی کوڕەکەت دێ میوانی کچەکەت دێتن لەوەیە بتوانانی تەلەڤیزیۆنێکە بکوژێنیەوە بەڵام ناتوانانی 24 ساعت ئەتو متابعی مۆبایل یەکێکی منداڵەکانت لێرکوانە بس هۆشیاری و پەروەردە ئەمە دووشتمان هەیە متابعەمان هەیە و مراقەبەمان هەیە مراقەبە باش نییە زمانی کوردی تۆزێک لاوازە ببوون نەگەر وشەی عەرەبیم بەکاری نەچکو هەر چاودێریمان هەیە لە کوردی ئەمە متابعە زۆر ضرورە بەڵام مراقەبە باش نییە داک و باب ئامادەیە تەمشای بەرنامەی بکات تەمشای تەلەڤیزیۆنکە باڵێن کاسبی بکە ئامادە نییە کتابێک بخینتەوە لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ هەرزەکەر ئەخر ئەوە دەبیت تعاملی لەگەڵ بکەی قۆناغی هەرزەکاری ئەوەندەی بابەتێکی دەرونی و کۆمەڵایەتی ئەوەندە بابەتێکی فسیۆلۆجی نییە ئەو شخصە کۆمەڵک گۆڕانکاری لە جسمی ڕوودەدا بە قووەترین غەریزە لە جسمی ئیش دەکات کە غەریزەی سێکسیە یعنی فڕۆید دەرێن ژیان لەسەر غەریزەی سێکسی ڕاوەستایە کاکە دەبێت ئەتوو بزانی کو تەعامل لەگەڵ ئەو شخصی دەکەی لەگەڵ ئەو کەسەی دەکەی کە لە ماڵتە بۆ مراهق کتابێکی لەسەر بخینەوە بڕۆکن ڕاوێژکارێکی دەرونی کۆمەڵایەتی با بڵێن پسپۆر و شارەزا ئەم کو تەعامل لەگەڵ ئەوەی بکەم لەبەرەوەی یاسایەکی فیزیایی هەیە ئەمە بەکاردێنین لەگەڵ مراهق الضغط يولد الانفجار پاڵەپەستۆ تەقینەوە دروست دەکاتن پاڵەپەستۆی زیاد لەسەر بابلين ئێمە بەگشتی مەسەلەن ئەزانین مامەڵە لەگەڵ مناڵە مێرد منداڵەکانمانە بکەین یا کچەکەمان یا کوڕەکەمان وەکو کۆمەلگای کوردی بەگشتی وشیاری ئەمە خەمڵیوە چەند تاچی کۆمەلگای کوردی کتابێکی خینتەوە لەسەر پەروەردەکردنی منداڵ ئاخر بەس ئەوەندەش کتاب نییە ئەگەر بگەڕی هەیە زۆر چەند ساڵ ئێمە دەروونناسی و کۆمەڵناسی خوێنین ئەبوایە ئێستا سەدان کتێب لە بازاڕ هەبووە هەر توێژینەوەی کوردی نەک نەقڵکردنی تیۆرەکانی ژان بیاژێ و کێو مەسەڵەن ژان بیاژێ هاتووە کە دەروونناسێکی سویسریا وەرە کوڕەزا و کچەزای ژان بیاژێ بیت لە سویس ڕاژبی لەو ژینگەیە ئەو تیۆرەکانی لەسەرەوە هەڵێنجاوە چۆن مەسەڵەن
ئەوە شەڕی من بووە لە زمانی بەکەلێریۆس لە ماستەر لە دکتۆرا لە دیبلۆم کەوا ناکرێ ئەمە تیۆرەکانی خۆرئاوایی لەسەر کۆمەڵگای کوردی تەطبیق بکەین. کاک ڕەنس ئەمە منداڵ پەروەردە دەکەین بە پەروەردەی پێشینە باشە مادام بابم ئەوها ئەمنی بەخێو کرد دەبی ئەمنیش منداڵەکەم ئەوها بەخێو کرد. بەخوای خۆزگەوت و بابمان بەخێومام کردە. جنابتم یعنی ڕاستە کاتێک کە ئێمە مناڵ بووین سوۆسیال میدیا نەبوو فەیسبوک نەبوو ئەوە نەبوو بەڵام دایک و باوکێکی نەخوێندەوار ئەیتوانی زیاتر لەگەڵ ڕێز ماداوای لێبوردنەکەم لە هاوڵاتیان کام قسێ بکەم زۆر باشتر ئەیتوانی ئاگای لە مناڵێکی هەرزەکار بێ وەک لە دایک و باوکی خوێنەواری ئاخر بەس ڕەنگە خەتای دایک و باوکەکە نیە کەسمان مەبەستمانەوە نییە تانە لێ دەین ئێمە لە پڕێکا کەوتینە ناو هەلومەرجێکی زۆر کراوەوە ئەم خەمەی تۆ حەزەکەم بزانی خەمی بریتانیەکانیشە خەمی ئەڵمانیەکانیشە بەڵام لەوێ تا ڕادەیەک بە یاسا سۆشیال میدیا باشتر کۆنتڕۆڵ کاکڕەنج یەک خاڵ هەیە حەزەکەم ئەو پێش قسەکانم تەواو نەکرد باسم نەکرد لە 195 کەیسەکان کاتێک کە ئەی خوێنیتەوە ئیفادەی وەرەگری ئەڵێ دایک و باوکم جابوونەتەوە لەگەڵ ڕێزم بۆ دایک و باوکان ڕاستە بڕیاری جیابوونەوە بڕیارێکە پەیوەندی بە ناو خێزانەکەەوە هەیە و بڕیاری لێ ئەیان بەڵام داوام لە دایکان و باوکان هەیە کاتێک کە بڕیاری جیابوونەوە ئەیەن لە بری جارێک 100 جار بیر لە مناڵەکان بکەنەوە ئەگەر مناڵ لە بنێوانیان نابوو ڕاستە ژیانیان یعنی وا بزانم هەزارانی دایکانی پێشی ئێمەش لەوانەیە یا باوکەکانیش خۆشبەخت نەبوو بێتن لەگەڵ بەڵام لەبەر خاتری مناڵەکان هەستەکەم نەوعە خۆپەرستیەک دروست بووە کاکڕەنج هەر ئەوە نییە کە جیابنەوە تەمان ئێمە وەکو دادگای جوانانەوە ئەکرەمیش ئەزانێ خانەی مناڵانی شەر بە قەراری حاکمی ئەحداس دا ئەنرێ لە خانەکان یاساکەوی نظامەکەی ئەوەیە ئەڵێ ئەگەر مناڵێک دایک و باوکی نەبوو یاخود هەردووکیان سجنن یاخود هەردووکیان نەخۆشن ینی زروفێکی وابێ کە کەس نەبێت بتوانێت بەخێویکە اینجا وەری ئەگرن ئەم دایک و باوکە کە ئەمڕۆ جیابوونەتەوە بەیانی 5 مناڵە هێنێتە بەردەم محکەمەی ئەحدازڵێ ئەمێ حکوومەت بەخێویکە کەسمان بەخێوی ناکەیت یعنی ئەمە کارە ساتەکە لێرایە کاکڕەنج خۆ مەسەلە ئەو تاوان ڕاستە لە هەموو وڵاتێکا هەیە لادان و تاوانەکان لەناو ئەو مناڵانەیە زۆرەکە دایک و باوکیان لە سەیاتوانم بڵێم 95 دایک و باوکی جیابەتەوە کاکڕەنج ئەوەی تاوانەکان ئەوەی کە لەناو تاوانە و لە لای من هەیە بۆ نمونە لە 195 یعنی کەمی ببینم یەکسەر من ئەویان لێ پرسم دایک و باوک لەگەڵ دایک و باوک دەژیت نەخێر لەکوێن دایکم مردووە باوکی ژن مێناوەتەوە باوکی مردووە دایکیشی کردوێتەوە یان دایک و باوک جیابوونەتەوە هەردووکیان ژیانی تایبەتیان پێکەوە ناوە و ئەم مناڵانە لە لای یەکێکیانن یا لای ننکن یعنی کەیسم هەیە کچە 8 جار ڕای کردووە لە ماڵەوە لای ننکێکی پیرە ننکەکاڵێ من چی لێ بکەم ئاگام لێ نییە من خەوم لێکەوە حەپەکان مەخۆم و خەوم لێکەوێ ئەڕوات ئەمە کێشەکەیە کاک بن بۆ زیاتر بەڕاستی تەرکیزی بەرنامەکە حەزەکەم خەمە سەر هۆشیاری دایک و باوکان ئەوانەی کە ئەیانەوێت جیا ببنەوە با بیرکەنەوە زیاتر با هەندێ قوربانی بن لە پێناوی ئەو مناڵانەیە کە پەرتەوازە نەبن ئەمە یەکێک لە خاڵەکانی تر دایک و باوکان هەیە لەگەڵی ئەژی بەڵام کەم تەرخەم نییە لە ڕووی جلو بەرگەوە کەم تەرخەم نییە لە ڕووی خواردنەوە کەم تەرخەم نییە لە ڕووی گەڕان و سەیرانەوە بەڵام کەم تەرخەمە لە ڕووی چاودێری بەرنامەیەکانی کە بەتامینی ئەکا لە سۆشیال میدیا کاگڕەنج هەمومان نەزانین ئەپ هەیە ئێستا هەموو ئەنەوع ئاپێک هەیە ینی من خۆم لە کاتێک کە متابعی سۆشیال میدیاکی ئەپ هەیە کە مراقبەی مناڵە باوەڕ ناکەم هیچ دایک و باوکی دانیشێ و ئەپەدا بەزێنێ بەڵام ئەپێکی جلوبەرگ و بازاڕیدا ئەبەزێنێ نازانم چەندێک لەگەڵمان یاننا باشە بە بزانین ئەوانی تریش قسەیان هەیە پاش ئەم ناوبڕە بەڵام من داوای لەبوردن لە خوێنەوەرانی کوردەکەم بەڕاستی یەکەم جارمە ئاوادا بمێنم ئەویش ئەوەیە کە وتی زمانی کوردی مراقبە و متابعە وتی بۆ هەردووکی چاودێریکردن هەیە منیش نەمتوانی بڵێم وانە بەڵام دڵنیام خۆی وانە بەڵام من نایزانم هیوادارم ئەوانەی کە شارەزای زمانی کوردین کۆمەکمان بکەن بۆ جەنابی دکتۆریش ئەو متابعە و مراقبە وشەی بێجگە لە وشانە وشەی کوردی تری پەتی تریشمان هەیە وەکو چاوەر و ئەوانە هیوادارم کۆمەکی تۆش و منیش بکەن بینەرانی بەڕێز ئێستا ئەگەڕێمەوە ئەوانی تریش قسەیان هەیە بزانین ئایا لانی کەم بزانین
چۆن چاودێریەکی تەندروستی ئەو مناڵەکانمان بکەین لەو تەمەنە هەستیارەدا کت چۆن چاودێری بکرێ چۆن ئاگا و لێ بێ کوڕ چۆن ئاگات لێ بێت ئێستا ئاگەڕێمەوە. بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ کاک ئەکرەم لەسەر ئەم قسانەی کە لێرە کرا ئەو حاڵەتانە لە دهۆک یەکێک لە دیمەنەکانم دهۆک بوو ئەوە ژێرزەمینی کۆڵانێکی دهۆک بوو وابزانم 2 ساڵ بەر لە ئێستا بوو چوو بووم 2022 بوو دنیایەک مێر منداڵ حەبی ترامادۆڵان بەکارهێنا ڕاستی أسخو الدادجهات تحقيق بخو يبكلينه وأسخو محقق السنيلامة بس كشت السنيلا بما بمركز السنيلان ناين أو أسايش تعامل جال كتن ومفروضة بو دادجهات السنيلامة تشكو أبجي مختص دي سياسة أسبح سياسة تيم تشكو عمل دادجه أفكاري كناية سايا مفروضة ديف ياسا تشافدريا السنيلان جمار حفتوش صالح حشتو سي هر كيشك متعلق بيتن بسنة لافا جناب دادواري موجودة لازم بو بوليس سنة لافا أو جاكي يمختصة حكمة جاية وكمل سر جمارية كيس بله ما بخوش شخصيا من ببجن بعد جارك من إك كيس ديتي يا موديل بهشكر وإيجي يا دعوة إرهابية أو هادوكا أسايش تعامل قلت كتن وتورا راتشيد بودات جهاز السنة لان أما وقت تحقيق بنجي بوليس السنة لا وكازلويري أس لكولاري السنة لا أس نابينم بس متى بحسي موديل بوشكر كم يعني واش شما عندك جاران لسليماني مثلا جمارة هي آمار هي داخويانة دادجه هي مثلا شما لدهوق وصانينا يعني بلي تين كوك إحصائيتين بس شخصي من تشتج دستمدانينا من قال خنينا من قلت برادرك الداد جهاز سنة للدهوك يوم السجارة شو قلت بيرو كيف سيرو جامن قلت دي بده فريكم ونفريكم قلت بس أفضل كا منحني شون يعني كا زيادة وين زيادة وين بشكل عام كسكي نفيسكاري بواردا مثلا زانينا بونا آگاهی لسر روشت سنێلا نەوجوان باشترە ji بۆ کۆنتڕۆڵکردنی وان ئاریشە یان نەزانین باشترە بالتأكيد أختي تزاني تزاني كاري چارەسەری دي چارەسەریە گەڕی وهر قابل توانك مهبيتن لازم بتشين الجذور بقارن منبع مستنقع شيء كوملقايك جفاكك الدنيا دا هي للزانين زرر كربي بالتأكيد نينا زانين هردم قازان بالتأكيد نزانين هردم هندي جهلة سيدا هندي جهلة وندي فقرة أفهم بلا تبيشتيتن وأفهدك تقريبا إنه في ملة مدى هي جهل جي يا بلاغة وفقر جي مثالك ما مستوى قال بحث يجدا كر سر أوديا داي بابا كيشة كده مشكلة أف داي بابا تاني درستي نظام پروردی تینا گهن شخالاوی و وی بابی و بی سمیانی هکه موبایل کاراقی آیفون آخر مدل بکره خب کرد آم بکچا خو هما چه سر خونه هلا او نزانیتن هکوی کره خود درستی پرورده نکر متابعاوی نکر که اسم مستای گوتی ضریبه هادلویری دتن یعنی ایک کشا دا طبعا هر کشا که یا سنیلا هبیتن نوچوانان سمیان تیتا گازی کرن تیتا حاضر بیتن برانبری لیکولاری پاش که چدف جنابه دادواری یعنی ایک کشا دا ما بسیار کرد اره تهاش کره خواه کره دفتاوانه کری قلت سيدا ما متشاهج هيا من الفيري أظني كوكوري من ساعد دوي شبيه في توانا كلي ساعد دوي شبيه إيه وتقول كيف أبوي أفكي جان تاوانا ساعد دوي شو تذكرن
سرقه بو دزيبو دزيبو ساعت دوی شبی آکری میگویی تو کی بوی ما تو نال مال بوی گویی بله گویی بس سیدا اس نبض بوم گویی سیدا تو زانی من چند از هشتا دیندار موبایل کره خومه گویی دست عاملم کسی که کسب کارم گویی هشتا من پارد موبایل من دینیز موبایل و من داینا یا باب سرینا میگویی جامن من توجهی کرد ام راست شو کی یاسایه بس كدل بيفابون بو في ملتي اللي قال جرام توجيه نصيحات عليكين مقولتي براي برس پروردا بچيكي نبس اوتو بس مادي بو توفير كي بالعكس افكست متخصص الپرورده دا ما مستشد بيجن هكا هاتو تو زاروگي خو هر تشتكي او طلب كتو بو توفير كي او تدمير كي راو بچيكا نوتش بيت هر طلب او كتو بو توفير كي وجا مقولتي لازم تو اصلا في كوريجان پرورده كي تربيات بخي او بشابه نارا بتشيد وشوراب كات او طلبه في موبايل جتنا كات في قيمتي هندو بلند دي رازي بتن كما تشحل هي وضعتي مالي چند ديك هن طلب كات بس تنشي في درستي تربيات كي لما في اشكالات شبو نمونه كدي بو سر بينم تبحثي ماده بيوشكر كر يعني سر نركز وكيشانا بينم من بحثك تقريبا نزكي PNG بحث أكاديمي من النشر كريم مجلات الدولي تبحث كتاجودي تشنينا از خوش إيش كسم من PNG بحث النشر كريم المجلات الدولي وقابلت إنترنت المتوفر خرج متعلقا بسنة ليفة همي وعدة قوانين بكي جان زمان بله بكي جان زمان بعربي تمام عربي من النبي الساين شكو ما عربية خوندي كردي بنفيسا جبو دايو بابا جبو إكشوان سيدا متعلقة الحماية الجنائية للحدث من تعاطي الكحول تشتكي باشا جبو ترقية وترفيع ليه اگر دخوازي ملت هوشيار بي بكردي باخفا بكردي بنفيسا حتى خلق بزانن تشافكانية ما كما لسروان آريشا بخودي كما السيدة في قبي فرضا أدب نوصت طاوان لشاركيها بله من ام نوصت توجينا وكريا زحمات فنجاج نكرا مثلا من نظانم يعني عندك جاران دبيجم خدايا بتاني منا رازي مايان از غلطم يان نظانم يعني تا نسري اف بابتي مثلا دزاني تشافكانية ما كما لازم زيادة تربح الزكاة لسروان عائشة أزد بيجوا كم قلت يا جناب من نابجم تي بس لوجيك دبيجم الدراسة من طبعا من بعربية خوندي برباشا أفت بر مهمة بس دبيجم بكرديجي تمام بيقول مثلا بيقول بالزنكول كيفان زنكو دوري أو سنتريد أكاديمي الكيفان بيقول بحث آخر موجودا مفروضة وطبعا جالك شوج من بريد شندك شش كتب من الجواب كيرين المصري أو من الكم كيرين من هرب متعلق قانون كيف من الجواب كيرين أريبوتشي ناي جاك بشن أس دي في كما كردي أس درجة من فاكيرة إك فلج جاس كسي طلبناك أما أريشيكي مزنيانا بالتأكيد أف مجار قالك يوم هما بتبحث كلام بوتشي تكو ما إشكالك هاي ما مشكلك قالك مزنا هنا بيجوا كده تنهي لاز بحث كبحث بوضع ماضي بوشكر تكو شو ده بتبحثين دي كم تجيب اللي كلين ده ومتعلق بكحولي السيدة طبعا هر بحثة كيف تشاندين مصادر ومراجع للدخينين خده بتني ترياق بنافو دانجا ليه بتبحث الترياق إدمان لسر ساندويتش جي وصايا إدمان لسر قلق تشتي دي هي وصايا إدمان لسر دوغولي جي أجر إفراط هبه هم وصايا إدمان لسر هزار إدمان لسر هر تشتكي هبه وكي ترياكا استحدث كان من براستيك إدمانيا لسر ماطور بابو سيدة وجا قصدا من أثبتشي بحسي كحولي كام أزي بحسي مالي بوشكر كام التوير تويدي رسالة من شديد منظمات هاي يوم مكافحة المخدرات طبعا مكتبك هاي مكتب المخدرات تابع أمم متحدة مركزية الجنيف إيش مصادر توي بحث كتن باش ناوي فيغوفي باش هنديما دراسة كيرين هر كسك فيغوفي مدمن ويسر مخدراته سر مادي بهوشكر إلا هو بريكه كحول استخدام كيرين أبا الدراسة كتجاكي عالمي إذا حتى مشين
درجه بگیرین فی ماده بوهشکر لازم همچین درجه کحول بگیرین ام ساکن کحول بقابل بحثی باجر خو کامل دهو که هر الشارع چه عارف چیه یا وابوی دو جاره که دو کسا از نزدیکی آب من جایی کی قلتی شونی نه قلتی اوی چو قلتی دی قلت کواره قلتی دی پنجی ورقه دی ابا خفت نوانه بس نظام مش كان يبرش ميجابو قلت له بخو مركزك اتشا دكانه كيفكي هند بصناي كدي سيده وجا وقت ما جال دا في مشروبي ابد درجه كدرج كاديه دشي داخلي مادي بهوشكر بيت بوتشكو دفيو بويات تشتكي روتين بس راستي او كومالغاني ك مشروب زۆر بە توندی تایدا قەدەغا کرێ بە پێچەوانەوە لەو شوێنانە گەری بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر زۆرترە بۆ زانیاریت وانە دکتۆر وایە یعنی بەعکسەوە مەسەڵەن نسبەت بەوەی کە مەشروب چەند ساڵە لە کۆمەلگای کوردیدا ڕێپێدراوە بەڕاستی نسبەی ئیدمانی مەشروب کەمترە بەس خۆیەک دەقە دکتۆر من قسەم لەگەڵ تۆ زۆرە بەڵام من پرسیارەکەمەوەیە لای خات و سۆزان لای جەنابی دادوەرەوە ئەچێتە لای کاکۆشنگ وانە ئەوان حکومێدەن یەتە لای ئێوە یا ڕاگیرێ لە چاکسازیەکان باش ئێمە ئەم هەموو کارەساتەمان هەیە کە یەتە چاکسازیەکان چاکیانەکەینەوە وەکو ناوەکی خۆی بەخۆیەوەیەتی کاگران زۆر لای تۆ ئامارەکان چی دەڵێ بەڵێ وڵای من ئامارەکانی هەموو کوردستانم لەلایە ئێمە تقریبا هەموو کوردستانی هەموو کوردستان بەڵێ 6 چاکسازیم لەلایە تەبعاً دوهۆک هەولێر سلێمانی لە هەر پارێزگایەک دوو چاکسازیمان هەیە چاکسازی گەورانمان هەیە چاکسازی ژنان و منداڵانمان هەیە ئامارەکان بەڕاستی ئەگەر لەو پرسیاری جەنابەت دەست پێ بکەین مەسەندری ڕۆژی چاکسازیەکان چۆنە ئێمە ئەگەر ژمارە کەیسەکان و ئەو ژینگەیەکەوە ئێمە کاری تێدا دەکەین یعنی من وەکو خۆم ئەگەر لە من پرسی دەڵێم تا ڕادەیەک باشە بەڵام پێرفێکت نییە ئەویش بێگومان هۆکاری خۆی هەیە باسی دهۆک و هەولێرم بۆ بکە باسی سلێمانی بۆ کردم باسی سلێمانی مەسەن ئێمە وەکو ئەگەر ئامارێک هەر لە ماوەیەک دوو دەقە ڕوونیکەینەوە ئەمە ئاماری پێنجشەممەیە بۆ نمونە 6 دوو لە چاکسازی گەورانی هەولێر 2070 کەیسمان هەیە 2007 تەبعاً بە هەموو مادەکانیەوە لە ناو ژنان و منداڵانی هەولێر 350 کەیسمان هەیە تەبعاً نەوجەوانان 11 ساڵ هەتا وەکو 8 ساڵ بەپێی قانونی هەرێمی کوردستان لە بەغدا جیاوازە لێرە 11 بۆ 8 ساڵە ئافرەتیش هەموو لەلای ئێمەیە تەبعاً هەولێریش لێرە جیاوازە لەگەڵ سلێمانی لە چاکسازی سلێمانی لە گەورانی سلێمانی 1654 کەیسمان هەیە یعنی کەمترە لە هەولێر لە ژنان و منداڵانی سلێمانی 114 کەیسمان هەیە لە دهۆک گەورانی دهۆک 1344 کەیسمان هەیە لە ژنان و منداڵانی دهۆک 111 کەیسمان هەیە تەبعاً ئەوە بەبێ منداڵ چونکە کاگرانجێمە بەشێکمان ئافرەتەکان منداڵیشان لەگەڵا کە دەستگیر دەکرێن تەمان ڕەگەزەکانیشمان هەیە بەڵێ نەوجەوانان زیاکراوە جارێ بە دهۆکیشم پێ بڵێ وتت دهۆک گەورانی دهۆک 1344 کەیسی هەیە ژنان و منداڵانی دهۆک 111 کەیسی هەیە 111 تەبعاً بە ئافرەتان و بە نەوجەوانانەوە بەڵام ئەگەر بێیت زیاکێتەوە بۆ نمونە لە هەولێر خوار تەمەنی 18 ساڵمان هەیە ڕەگەزی نێر 30 کەیسمان هەیە ڕەگەزی مێ 1 کەیسمان هەیە ئەوە لە سزادراو بەڵام لە ڕاگیراو لە خوار 18 ساڵ لە ڕەگەزی نێر 54 کەیسمان هەیە لە ڕەگەزی مێ 4 کەیسمان هەیە ئەوانە ڕاگیراون لە گەنجانی پێگەیشتومان هەیە بەشێکمان هەیە ئوستازە دەزانین گەنجانی پێگەیشتو مەسەلەن لە 19 تاکو 22 ساڵی لە ڕەگەزی نێر 27 کەیسمان هەیە لە سزادراو لە ڕەگەزی مێ 3 کەیسمان هەیە لە ڕاگیراو 4 کەیسمان هەیە لە ڕەگەزی مێ لە ڕەگەزی مێ 10 کەسمان هەیە لە نێر 4 کەیسمان هەیە نەوجەوانان چەندە بەڕاگیراو بە ئەوانەی سزادراون ئەگەر بەس نەوجەوان وەرگرین تقریبا کاگران لە دەوری 160 شتێکە ئەگەر بەس نەوجەوان وەرگرین ئاگادار بە یعنی باسی گەوران ناکەین ئێمە ئەگەر هەموو گەوران وەرگرین باسی نەوجەوانانە سەر بەڵێ نەوجەوان چکە ئێمە لە چاکسازەکەی ئێمە لەبەر ئەوەی نەوجەوان و ئافرەت تێکەڵە بەڕاستی هەرچەندە سلێمانی جیاوازە سلێمانی بەشی ئافرەتان لەوێ گرتن و گواستنەوەیان هەیە یعنی ئافرەت ڕاگیرا و ناستە ناو چاکسازی سلێمانی بەڵام دهۆک و هەولێر ڕاگیراوی ئافرەتیش کە تەمەنی گەورەتریشە دێرە ناو چاکسازەکان دەمێنێت ئەوەی بە ئێمە دراوە 165 نەوجەوان هەیە تقریبا تەواوە 149 پیاوە کوڕە بەڵێ ژمارە نەوجەوانی ئافرەت کەمە شانزەیش
ڕەگەزی مەیە ڕەگەزی مێ ئەوە خوار 18 ساڵێ تەواوە. باشە جۆرێتی تاوانەکان لە هەولێر چییە لە ناو ناوجوانان زۆری تاوانەکان بەڵێ کاک ڕەنج من ئاماری 2023 و 2024 هێناوە چکە نەمتوانی بەڕاستی بۆ پەلێ هەموو ئامارەکە وکەمەوە لە ڕاجیراوانی کوڕ ئەگەر بێت ئێمە هەولێر وەگرین 2023 809 کەیسمان لەوە هاتووە لەو 809 کەیسەی دزی بە دەرەجەی یەکەمە 250 کەیسی بەس دزی بووە شەڕکردن 137 کەیس بووە هۆشبەر 41 کەیس بووە کوشتن 27 کەیس بووە ئەوە تەبعاً لە بەشی ڕاجیراوان 27 مێر منداڵ لەکتریان کوشتووە تاوانی قەتلیان ئەنجام داوە کاک ڕەنج بەڵێ کوشتنیان ئەنجام داوە ئەوانە بکەرن بەڵێ لە سزادراوی کوڕ کە ئەوانەی حکم دانێ وەکو حکم بۆ ئێمە هاتوونە 82 کەیسمان هەبووە هاوتەمەنی خۆیان کوشتووە گەوریان کوشتووە ئەنواعی تێدا کاک ڕەنج ینی هاوتەمەنی خۆی کوشتووە کەسی گەورەی کوشتووە یعنی هەمووی تێدا بەڕاستی تۆی شۆک کرد کە خەریکی ئەم ئامارانە بوویت بەڕاستی من خۆم ینی کە ئەو دوو ڕۆژە خەریکەوە ئامارکۆکردنەوە بووم هەستانجا نزیکەی 5 ساڵ لە چاکسازی کار دەکەم طبعا ئەوانەی کە دەستگیر دەکرێن و حکم دەدرێن یان بەڕاجیرا و دێنە لای ئێمە هەر هەمویان دەبینن آخر ئەم جارە فۆکەسەکە و ئەچێتە سەر ڕقەمەکە بەڵێ بەڵام تەماشای ڕقەمەکان دەکەین بەڵێ من وەکو خۆم پێم سیر بوو یعنی تەماشام کرد مادەی دزی زۆرە وەکو دزیکردن بەڵام شەڕکردن 137 سیرم کرد ئەوەش یعنی ڕوو لە زیاد بوونە ئەوەش بێکومان هۆکاری خۆی لە پشتاگەر دەرفەتە بیتن ئێمە دەتوانین ئەمان هەموو بکەینەوە حەو قەتلیش بۆ نەوجەوان ئەوەش زۆرە زۆر ئێستا من بۆ نمونە نەوجەوان جاجمێ بینی خەوی لێ ناکەوکاییەوە ئەمە مردوویتیا بوو من فترێک بەر لە ئێستا مثلەن زۆر کۆن بەڵێ ینی کوشتن زۆر ینی فترێک بەر لە ئێستا مثلەن کەیسێک هات کە ینی باوکی خۆی کوشت بوو یعنی مێر منداڵێک بوو ینی کە تەماشا دەکرد لەگەڵی دادەنیشتی ینی لەسەر چی مدمن بوو کوشتبووی نەخێر ینی کێشەی کۆمەڵایەتیان زۆر بوو ینی زۆر باوکەکە ئەشکەنجەی دایکەکەی دەدا ئەشکەنجەی منداڵەکانی دەدا مەسەلەن باوکێکی توندوتیش بووە لەگەڵ منداڵەکانی مەسەلەن ئەو تاوانە ئەنجام درراوە و قەتلەکە ڕوویداوە ئەنجا بە هەر شتێک بێت ئەنجا پرسیارەکەی من ئەوەیە دەستخۆش زۆر بە جوانی ژمارەکانت خستە ڕوو لەوێ چاکە کرێنەوە کاگران لێ چاک دەکەن زۆر جارە من ڕقەمت پێوتم ئەو چاکسازیانە بۆ 900 کەس دروست کراوە بەڵێ چاکسازی گەورانی هەولێر بۆ 900 کەس دروست کراوە چاکسازەکە نوێشە 2070 کەیسی تێدایە چاکسازەکەی من ئەگەر وەکو هەولێر باسکەم ژنان و منداڵانی هەولێر بۆ 900 دروست کراوە 2000 تیا بەڵێ ئەمە خۆی هەڵە نییە هەر بەخۆی هەڵێ ئەمەیان بەڵێ بێگومان هەڵێ ئەمە خۆمان هەموماندان بەو شەدادنێن و مەسەلەن بەڕێوەبەرەکان و بەڕێوەبەری گشتی و تەنانەت لەوانی خودی وەزیریش خۆی ڕای لەوە نەبێتن ئەو کاتێک کە دروست کراوە چاکسازی ژنان و منداڵانی هەولێر ئەگەر تەماشا بکەین ئەگەر بیدەیتە دەستی من ئەڵێم جێی 100 کەس دەبێتەوە ئەگەر تۆزێک بە ستاندار کار لەسەر بکەین ئەمە کاریگەری لەسەر ئەدای ئێوە چییە واجبی ئێوە لەسەر دەروونزانەکان لەسەر تۆژەرە کۆمەڵایەتەکان مەسەن سە تۆ خانوویەک بۆ 3 کەس ببێ 15 کەسی تیا بژی وەڵی باوکەکە هەر ناتوانێت کۆنتترۆلی دایکەکە ناتوانێت وەنیە بێگومان کاگڕاتەکەم وا دەستکەوێنە وەڵا بەو جۆرەی تۆتەوێنە من بەو جۆرەی مەسەلەن بەدڵی من بێ و بەدڵی سەرجەم بەڕێوەبەرەکان و کارمەندەکان نەخێر بەدڵی ئێمە نیە لەبەرێ من خۆم سەردانی 2015 من سەردانی سزنەکانی سویدم کرد 2000 کە تەماشامان دەکرد مەسەلەن شوێنێکیاندا بە ئێمە 400 هێکتەر بوو نازانم کات چەند مەتر 64 کەسی تێدا بوو 64 کەس بڕۆ ئەو ئیشەی کە لەوێ دەکرا هەرچەندە ئێمە نابێت مقارنەی خۆمان بکەین لەگەڵ وڵاتی سوید کە وڵاتی سوید چاکسازەکانی لە 900ەکانەوە کارە چاکسازی دەکاتن لە وڵاتەکەی ئێمە تقریبا لە دوای 95 و 2000ەکانەوە ئیش لەسەر ئەو بابەتە دەکرێت ئێمە ئێستا کەڵێن 350 کەیسمانەیە کاگڕانج ئێمە جگە لەوەی بەشێکی ئەو ئافرەتانە مناڵیشیان لەگەڵانی من بەردەوام بەراورد دەکەم من لەگەڵ ئەو لۆجیکەی جەنابتانیم مەسەلەن بۆچی ئەتوانی یەکسەر ڕانج ڕۆڤەر دەرەچێ و یەکسەر ئایفۆن دەرەچێ بیکڕی یەکسەر مەسەلەن یەکسەر دەگاتە هەولێر و سلەیمانی بڕوان پێ بکاتوانی چاکسازیش ئاوا بکاتوانی دیزاینەکەی بکڕی ئەتوانی پسپۆڕەکەش بکڕی ئەتوانی مفەکرەکەش بکڕی ئەتوانی دەروون ناسەکەش بکڕی ئێستا عەقڵ سلعەیە عەقڵ کاڵایە ئەتوانی کام بیرمەندەی تۆ ئیڵەی بیکڕی بیرت بۆ بکاتەوە بۆ کۆمەلگاکە داتا و زانیارەکەی تێڵی من کۆمەلگایەکەم ئاوام هێشتا هەویەکی وازەحم نییە لە قۆناغێکەوە یەکسەر پەڕیومەتە ناو قۆناغێکی ترەوە بێ زەحمەت چۆن سیستمی پەروەردەکەم بۆ چاکەی چۆن چاکسازەکانم بۆ چاکەی بەس خۆتەزانی ئەمە بە دوای شتی ترەوەین کاگران من 100% قسەکەی جەنابتمەوە ئێمە خۆشمان هەمومان هاوڕاینە بەڵام تۆ شۆک نەبووی کە چوویتە ئەو وڵاتانت بینی و هاتیتەوە لێرە چاکسازەکەی خۆتت بینی
کاگرانز ئێمە خۆمان یعنی چەند کەسێکمان لەگەڵدا و تەبعاً من بۆ کوتەمە لە هەمویان بچووکتر بووم چەند دادوەرمان لەگەڵا بووە خودی وەزیریشمان لەگەڵ بوو 2015 یعنی کە سەیری چاکسازیەکانی وان دەگرێت ئەوان عادەتەن لەڵێن دەستگای چاکسازی مەسەلەن مادەی هۆشبەرەکان لە ئۆپسالا بوو دەستگایش کە مەسەلەن ئەوانەی کە تەوقیف بوون من خۆم ئەو کاتە بەرپرسی بەشی تەوقیف بووم 8 ساڵ یعنی من شوێنەکانی خۆم دەبینیم بۆنە من 5 ژوورم هەیە لەو 5 ژوورەیە چەند کەیسم هەبێ هەر ئەتوانم لەو 5 ژوورێ لەو 5 هۆڵە جێیان بکەمەوە بەڵام کە سەیری چاکسازەکانی سویدم دەکرد یعنی ئەوان بە هێکتەر و بە دۆنم و بە شتانە قسەیان دەکرد بەڵام خۆی ڕاستە ئەوان بەجددی ئیشان لەسەر کردووە بەڵام ئێمەش خۆ پێشتر داوا کراوە و ئێستاش ئێمە بینای چاکسازی وا دەستی پێکراوە چەندین ساڵە خەریکین من تا ئێستا تەواو نەبووە من هەست دەکەمەوە کەم و کوڕی هەیە هێشتا تەواو نەبووە بەرەو بچووکە بڵێ لە بیناش گرنگتر بینای پسپۆڕەتیە لەم بینای پسپۆڕەتیە زۆر یعنی ئەمە لەو بواری زۆر لاوازین کاگرانت هەرچەندە ئێمە ئیشمان کردو یعنی من وەکو خۆم ناڵێم زەربی چاکسازەکان هەمووی زەربی سفرکەم نەخێر ئێمە سەرباری ئەو شوێنانە بەڵام ئیشمان کردووە کارمان کردووە بەرهەممان هەبووە چەند نەوجەوانمان هەبووە ئێستا پێشتر کاتۆ لە ئەمە بە مادەی قەت هاتووە لەناو چاکسازی فێرە موزیک بۆ ئێستا لە گروپەکانی موزیک کار دەکات چەند کەیسمان هەبووە بە مادەی مەسەلەن لە واتە هاتووە دوای ئەوە مەسەلەن کەسێک بووە قاموسی دەرکردووە و نامیلکە دەرکردووە کە کەسمان هەبووە مادەی قتل هاتووە ڕۆمانی نووسیوە و چەند کەسێکمان هەبوو بە مادەی قتل هاتووە سیدی کۆلەکشنی لە بازارەوە بۆ چەندین کەناڵ بەڵێ ئەوانەمان کردووە باست کرد بەس قوتابخانەکانیش مەسەلەن کاگران فەرمووی ئەو کەیسانەش زۆرە کە لە چاکسازیش بوون دیسان تاوانی تریان کردەوە هاتوۆتەوە بەردەمت هەیە کاگران هەیە ئەوە هەیە مەسائیکا بە 2 جار بە 3 جار بە 4 جار بە تایبەتی لە دزی و وەکەوەی باسم کرد ڕاکردنی کچان یعنی هەمانە وەکو خویەکی لێ هاتووە لە لای ئێمە لەجێ خۆمانەوە هەستەکەین ئەم مناڵە نەفسیەن نەخۆشە یعنی بەڕاستی من هەموو کەیسەکان مەسەڵەن دەنکی زۆرە ئەو ماڵی خۆی هەستەکەی پێویستی بە خۆشەویستی و حەنان هەیە بەستم ئەویستم ئەو نقطەیە بڵێم ئەو ماڵە من وا بیری لێکەمەوە ئەبێ ئەو ماڵەی کە تیای ئەژی چ دۆزەخێک بێ پێی باش بێ لەسەر جادەکە بژی لە ناو ماڵەوە نەژی یعنی کەیسم هەبووە من وەکو ئیشەکەی خۆم ئیشە یاسایە کە بەڕاستی ویژدانیشم زۆر جاری نەکەم دایک و باوکەکەم داناوە کەشم داناوە و تومەوەرە بزانە بۆ ڕائەکەی وابکە یعنی لەگەڵ ڕێزما پشتە تێکەم مناڵەکە ئاوا پشتی کردوتە باوکی هەر سەیریشی نەکردووە تێگەی یعنی ئەوە هەیە هەشمانە چاک بووە یعنی هەر بۆ نمونە هەر بۆ دڵشتی دڵخۆشکەریش با بڵێن من خۆم هەندێکیان کەیەتە بەردەم هەستەکەی ئەم مناڵە خراپ نییە من هەمویان ناوەنێم قوربانی بەڕاستی ناشبێ بڵێ تاوانبارە بەڕاستی لە نەوجەوان نابێ بڵێ لادەرە بەڵام تایانە کە فعلەن زۆر باش ئەبێ جارێک 2 جار 3 جار خۆم ئەی هەڵمەوە لە ڕاگیراوی بەڵام بە مەرکەزەکەڵم 2 هەفتە جارێ بۆم بێنن دڵی نێری بۆ ڕاگیراوان یا لە ناچاریە ئەزانی چا نابێتەوە کاگرانت ئەزیکێ بزانم چاک ئەبێتەوە بە خۆم چاکە بێتەوە بەڕێت بەجددی کردوشمەوە لەوانەیە ئەوەی کە لەسا بەڵێ کردومە و شانازیشی پێواکەم کەیسم هەبووە یعنی مناڵێک بوو 80 دزی کردبوو 80 دزی هەبوو کە من چوومە ئەو شوێنە وتیانەمە 80 ئەمە ڕۆژێک گوتم بۆم بێنن دوای ئەوە شەڕی کرد دوای ئەوە کچێکی برد یعنی کێشەی زۆر بوو بانگم کرد هات لەوانەیە ئێستا لە کەرەسەوە دەستی پێکرد تا کچی بەڵێ دوای لەوانەیە ئێستا گوێی لێم بێ ئەزانێ باوەڕکە لەو شوێنێکی هیچمە کرد و 7 جاری ئەهات بۆ لام تێگەی وام لێ کرد قسەم لەگەڵا کرد وتم چییە وتم تۆ خراپ نیت یعنی کەسێر دەکرێت زانی خراپ نییە بۆ وا ئەەکەی هێوا شێوار چاک بوو ئێستا ژنەکەشی ئەو کچەی کە فڕانی هێنای و مناڵێکیشی هەیە و کاسبی خۆشیەکە زۆر شانازی پێوەکەم لە هەموو شوێنێ ئەڵێم ئەوم چاک کرد کچیش هەبووە چاکم کردووە نەفسیشت یعنی هەیە ئەوە بەڵام من وەکو شارێک ئەتوانم ئەوە کەیسێک چاکەم 2 جار چاکەم بەڵام لەبەر سەرقاڵی ناتوانانی هەمووی چاکەی ڕۆژانە ئێمە ویژدانمان باوەڕکە من ڕۆژانە ویژدانم زۆر جاری وایە یەک لادانی بچووک یەک ڕوودا و کاکەویتە ناوێ و خۆشە دەستە تێدانیا بەرەو هەڵدێرێکی خراپت دەبا بەس یەکێک هەبێ کە ستۆپی پێ بکە و بیگرێتەوە ئەتوانێت ئەنجام گیری گەورەی هەبێ وەنیا ئەو مناڵانە ببوورە کاکران لە تەمەنێکان ئەتوانن ئیشیان لەسەرکەین ئەتوانرێ ئیشیان لەسەرکرێ بڵێ من هەواڵێکی خۆشم لایە یەکێک لە گەورە سەرمایه‌دارەکانی کوردستان ئێوێ مناڵە بێدایک و باوکەکان بە شێوەیەکی سیستماتیکی قانونی بیانگرێتە ئەستۆی خۆی هەتا خوێندن تەواوکەن و باشترین فرسەتی کار و ژیان و فێربوونی و
هێنانی پسپۆڕی ناوخۆیی و دەرەکی بیگرێتە ئەستۆی خۆی بەڵام ئەمێ ڕابگەێنرێت ئاگام لێ لەگەڵ جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیش لەسەر هێڵن لە بەردەمی خۆما قسەیانە کرد بەس من حەزەکەم کە ڕایان گیان لەو کاتە باسی بکەین لەسەر ئەم هەموو کەیسا مەسەڵەن ئەو تەمەنە هەستیارە ئەوەی کە قسەت چییە مەسەڵەن لەکوێ دەستی پێ بکەین تۆ چیا فەرمووی زۆر سپاس کاگڕنج دیارە من بە پێی ئەزمونم بە تایبەت لە بواری تاوانەکانی نەوجەوانان ماوەی 4 ساڵ لە پرۆژەی دادپەروەری نەوجەوانان کە پرۆژەیەکی جیهانیە ڕێکخراوی یونیسف پاڵپشتی دەکا کارم کردووە لە سنووری هەولێر سنووری پارێزگای هەولێر بەگشتی لەوە هەتوومە ئەم باوەڕەکە ئێمە کێشەمان لە یاساکان نییە یاساکانمان یاسای باشن سەردەمین ئەی کێشەمان لە کەی پێویست بێ هەموار دەکرێنەوە کێشەمان لە دادگاکان و دادوەرانیش نییە لەوانەیە مەسەلەن لە مەسەلەی شوێن و ئەوانە وەکو چۆن کاگۆشنگ باسی کرد لە چاکسازەکان کێشەمانێ لە دادگاکانی کێشەمان هەیە مەفروزە دادگای لێکۆڵینەوەی نەوجەوانان دادگایەکی تایبەتمەند بێ ئەو دادوەرەی کە لەو وارە ئیش دەکات تەنها لەو وارە ئیش بکات و شوێنێکی تایبەت و جیای هەبێ کاتێک نەوجەوانێک ڕوبەڕووی لێکۆڵینەوە دەکرێتەوە لەگەڵ خەڵکی تر تێکەڵ نەکرێ خەڵک نەیبینێ هەموو ئەم شتانە بەڵام ئەوەش لە دادگاکانی دادگاییکردنی نەوجەوانان ئەمە چارەسەر کراوە دادگای تایبەتمەندەیە بە دادگایکردنی نەوجەوانان دادوەری تایبەتمەندە ڕێکاری تایبەتمەند دەگرێتەوە بەڵێ ینی ئەی کێشەمان لە چییە کێشەمان لە چییە بێگومان هیچ کۆمەلگایەکی بێتاوان نییە کۆمەلگایەک نییە خاڵی بێ لە تاوان تا کۆمەلگا هەبێت تاوان دەبێت چاکە هەبێ خراپەش دەبێت کێشەی ئێمە بەگشتی کێشەی ئێمە لەوە لە سۆشیال میدیا کاریگەری زۆر سلبی هەیە لەسەر ڕەفتاری نەوجەوانان سۆشیال میدیا هەرەوە نیە کاریگەری خراپی لەسەر خود نەوجەوانەکە هەبێت لە بەردەم مەسەڵەن ئاوێنەیەکە بەڵێ حرەکەی غەریب بکەین ئێستا من ئاوێنەیەک بێنەرە بەردەمم لە خۆمەوە دەم و چاوم تێک بەم حرەکەی غەریب بکەم حرەکەی نامەعقول بکەم بەڕای تۆ خەتای ئاوێنەکە یا خەتای حرەکەکانی منە طبعا پرسیارێکی بەجێیە ئێمە کێشەمان هەرەوە نییە کە ئەوە منداڵەکە نەوجەوانەکە کاریگەر دەبێت بە سۆشیال میدیا کێشەمان خێزانەکە کاریگەر دەبێت بە سۆشیال میدیا کێشەمان ئەوەیە ئەو دایک و باوکەی تۆزە دەنگم بڕاوە لەگەڵ کۆنتڕۆڵ پاش ناوبڕێک ئێمە خزمەتت بنێرانی هێژا ئێستا ئاگەڕێنەوە بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت هیوادارم بتوانین سەرنجتان ڕابکێشین ئەو پرسیارم لە کاک عومەر محەممەد کردبوو وەکو ڕایۆشکارێک لە بواری کێسی نەوجەواناندا وتم ئەمە زۆر ئاسانە یعنی محاسەبەکردن و لێپرسینەوە لە ئامرازەکان ئەمە ڕێگە ئاسانەکەیە وشیاری بەکارهێنانی ئامرازەکان گرنگترە و جگە لەوە سنووردارکردنی ئەو هەموو شتا ڕێپێدراوە قەدەغەی کە لە وڵاتان بە یاسا ڕێک خراوە پێم وتی من لە بەردەم ئاوێنەیەکە هەڵس و کەوتی شێتانە بکەم خەتای ئاوێنەکەیە یا هۆکارەکە منم بێگومان مرۆڤ بەرپرسە لە ڕفتارەکانی خۆی بەڵام لە بیرمان نەچێ مرۆڤێک کامڵە کە سەروی 18 ساڵە و جیاواز لەوەی کە یەکێک لە خوار 18 ساڵە و نەوجەوانە گرفتی ئێمە لەگەڵ ئامرازەکانی سۆشیال میدیا ئەوەیە کە یەکەم کۆمپانیەکانی ئەو بوارە بە ئەرکی خۆیان هەڵناستن یعنی دوو پێویستمان بەوەیە کە یاسای جۆرا و جۆریش لەو بابەتە دەربکرێ و ئیلزام بکرێن سەبارەت بە ئەوەی تر ئەوە هەر منداڵان نین کاریگەری سۆشیال میدیایان لەسرە ئەوە دایک و باوکانیشن کە
ئەوەندە کەوتونە ژێر کاریگەری سوشال میدیا مثلا خێزانێک دادەنیشە چەند سەعات بە ئەڵلقەیە کە ئەم ئەڵلقەیە سەدان و لە 100 تێدا پەر و چەند ساڵ بەردەوام دەبێ هەموو کاتی خۆی هەموو تەرکیزی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەی و ئاگای لە ڕەفتاری منداڵەکانی نییە یانەوە تا هەر لە خێزانێک دادەنیشە هەتا تۆ لە میوانداریەکی هەرکەس مۆبایلێکی لە بەردەمە و ئیتر ئەوە خەریکینی خۆیەتی جیهانی خۆیەتی لەولاوە منداڵەکە فەرامۆش کراوە ئەوە هەموو کاریگەری هەموو قوربەسەریەکە بۆ منداڵەکە دەبێت بۆچی چونکە منداڵ ئاسانترین ئامانجە چی ئەبینی لە دادگاکان کە جاران نەبوو چی شۆک دەکات چ شتێکی تازەیە کە لێرە بۆ ئێمەی باس بکەیت لە ڕاستیدا زۆر شتەیە کە جاران کەمتر بوو دەگمەن ویان کەم بوو ئێستا بەداخەوە وەکو بەڕێزانیش باسییان کرد ئێستا بەکارهێنان و بازرگانی کردنیش بە مادەی هۆشبەر لەلایەن منداڵانەوە گرفتێکی گەورەیە بێگومان ئەم بازرگانی کردنە بە مادەی هۆشبەر ئەوە نییە کە ئەوە منداڵێک و سەرمایەکی بتوانێت بازرگانی پێ بکە ئەوە یەکە بازرگانە سەختەچیەکان بەکاریان دەهێنن یعنی بان دروست بووە بە بەکارهێنانی مناڵ نەک هەر بان دروست بووە باوک منداڵەکانی خۆی بەکارهێناوە بۆ دابەشکردنی مادەی مخدر مادەی هۆشبەر یعنی بەڵێ لام بووە مناڵەکەی خۆی باوکە کوڕەکانی خۆی بەکارهێناوە موادی مخدری پێدا بەش کردوون طبعا ئێستا هەموویان هەر لە زیندانن بێگومان باوکە منداڵەکانیش بەداخەوە یان باوک و دایک خێزان و منداڵەکەی خۆی بەکاردێنێ بۆ دزی بەکاری دێنێ مثلا من باسم کرد ماوەی 4 ساڵ و پرۆژەیە بووم بەس ئەمە نەبووە بە دیاردا بێگومان حاڵەتە بەس حاڵەت لە هەموو دنیادا مەسەلەن هەیە ئەزانی من ڕاستیت پێ بەڵام کۆمەلگای کوردی بەراورد بە جۆرەتی و چۆنەتی و تاوانانی تەنانەت کە لە ئەوروپادا هەیە بە کۆمەلگایەکی زۆر پاک و نەوعی ئەزانم بەردەوامیش ئەمە لە هەموو شوێنەکە یعنی کۆمەلگایەکە ڕاستیت پێ بڵێم ئێمە زڕوفی قاسیمان زۆر بینیوە سەردەم هەبووە کاچووی داوا و قەیدا کردە بۆە بازینە بۆ پۆلیسخانەکەش بکڕایەوە نیە پارەی فایلەکەش بدەین بنکەی پۆلیسەکە یعنی لە چاو ئەوەی کە ئێمە یەکسەر نەهاتینە سەر سیستمێکی دامەزراوی حازر بەڕاستی ئێمە کۆمەلگایەکی زۆر نەوعین حتا ئەو ڕقەمانەی کە جەنابی حاکم فەرمووی من ناڵم ئەهمیەتی شەکەی تۆ ترسەکەی تۆ کەم ناکەمەوە بەڵام بەراورد بە میلەتێکی 6 ملیۆنی بوونی 100 کەیس و 200 کەیس یعنی هەر ڕقم نییە لە چاو کۆمەلگای تراوە نیە ئێمە یەکێکین لەو میلەتانەی کە بە $50 ئەیرێتە دەست هەماڵی خۆی 2000 وەرەگرێت 2000 وەرەگرێ بۆ شتەگەێنێتە شوێنی خۆی لە بازاڕی دراو شتەکەوە نیە ئێستش حاڵەتێکی نامۆ هەبێ هەموو خەڵک ئاسایش و پۆلیسە ئەمە مهمە لە ناو کۆمەلگایەکە ئەم سیفەتە جوانانە مەبەستمەوەیە بوونی باوکێکە مناڵەکی بەکارهێناوە ئەیبوونی ملیۆنان باوک بۆ نەکەین بە نمونە کە سەر ڕای هەموو قوربەسەری و نامەتەکانی کە تووشیە بێ مناڵەکەی گیانۆتە شوێنی ئەمان وانە بێگومان ئەوە مای خۆشحاڵیە کە لە ئەم هەموو کاریگەری جیهانگیریە بەسەر ئێمەوە تا ئێستا ڕێژەی تاوانەکان بەنسبەت کۆمەلگا کەمن بەڵام دەبێت ئاگاداری ئەوە بین کە ئەمە هەر حاڵەتە دەبێتە دیاردا دەبێت تەنیا میلەتی دنیاین حەو ڕۆژ پێش سەحسابم کرد وڵاتێکی دراوسەیە بەیانی هەتا ئێوارە 8 لێ کوشتین 4 لە ڕۆژاوا و 4 لێرە 4 ئێرە بە درۆن و 4ەکەی و لە نازانم بە قەسف بۆ چی بوو یعنی لەنا ئەو حاڵەتە ناجۆری کە یانێ بۆ نەتەوەی کوردی دروست بکەن ئێمە هەر بە پێوەین و ئێمە هەر خۆمان گرتووە و ئەوەتانە بە ڕاشکاویش بەرنامەی تەلەڤیزۆنیەکەین لەسەر 200-300 حاڵەت کە هەمانەکەواتە شایانی ژیانین شایانی ئەوەی ئەم زڕوفە بەجێبێڵین بێگومان بەس ئەوەی کە چۆن بەکو جەناوە سەرەتا ئامانج لەوە ئەوەیە کە خێزانەکان هۆشیار بن چۆن ڕەفتار لەگەڵ منداڵەکانیان دەکەن کوڕەکەت کشەکەت کە هەرزەکارە دەبێت تۆ وەکو هاوڕێ ڕەفتاری لەگەڵ بکەی باسی چاودێری و بۆ دوواداچوون کرا فعلا دەبێت هەردووکی بکەیت چاودێری ئەوەیە کە تۆ بزانێت منداڵەکەت هاوڕێکیە لەگەڵ چێ پەیوەندی دەکات بەڕای تۆ لەکوێ باوک و دایک تون بن لەکوێ شلی بکەن بەڕای من ناکرێت لە هیچ شوێنێک تند بن چونکە توندی دەرەنجامێکی باشی نابێت و ناکرێت شلیش بن دەبێت ناوەند بن
لەو ناوەندا تۆ لەکوێ بڕیاری یەکلاکەرەوەیان هەبێ مەبەستمەوەیە لەکوێ لاستیکی بە بڕیارە یەکلاکەرەوەکە دەبێت لە سەرەتا بێ سەرەتا کە بینیت منداڵەکەت ڕەفتارێک دەکا بەرەو لادانە ئەگەر نا کە لەو خۆناغە تێپەڕی توندی خراپتر دەبێ بێگومان دەرەنجامی عکسی دەبێت دەستخۆش کاک هۆشنگ بەکارهێنانی مادەی هۆشبەر لە ناو نەوجوانانە ئێمە لە چوار پارێزگاکەمان سلێمانی لەکوێ دهۆک لەکوێ هەولێر لەکوێ بەکارهێنەرمان زۆرەیە بازرگانی پێوەکەر بەخۆی کاگڕانجەگەر هەموو چاکسازیەکان وەربگرین مەسەرەن بە نەوجوانان و بە گەورانیشەوە دەتوانین بڵێین لە 5600 و هەندێک کەیس بە بزەوت لە لامانە لە 5651 کەیس تقریبا 1514 کەیس بازرگان و بەکارهێنەرە یان دەتوانین بڵێن لە سێ بەشی چاکسازەکانی هەرێمی کوردستان بەشێکیان لەسەر مادەی هۆشبەر دەستگیر کراون دوای دێنە سەر بازرگان و بەکارهێنەر بازرگان و بەکارهێنەر بێگومان بازرگان زیاترە لە بەکارهێنەر کە ئەمە زۆر خەتەرە ینی بازرگان زیاتر وێ ژمارەیان لە بەکارهێنەر لە پارێزگای دهۆک بەکارهێنەر زیاترە لە بەکارهێنەری مادەی هۆشبەر بەڵێ بەڵام لە سلێمانی و لە هەولێر بازرگان زیاترە لە بەکارهێنەر بە دەرەوەی وڵاتیا بۆ بەکارهێنەری خۆمان کاگڕانج هەمووی ئەمەی ئەو کەیسانی کە دێنە لای ئەمە هەمووی لە ناوە خۆمان مەسەلەن تیجارەتی پێوە دەکەن تەبان ئەوانی دەست دەڕواتن ینی بازرگانەکان ینی هەموو جارە پێیان دەنێ ئەو بازرگانانە ڕێگای جیاواز دەبینەوە بخۆی هەدەفەکە چیە پەیداکردنی پارەیە من هەفتەی ڕابردوو لەگەڵ کەیسێکی خۆم دابنیشتم گوتی کاکۆشنگ من ئەتوانم ئێستا بە 4 مانگ خانوویەک بکڕم یعنی بازرگانە و بەکارهێنەریشە لەوانەیە دوایە جۆشی لێمان بیتن سەیری تەلەڤیزیۆنەکان شار خەریکە نا یعنی گوتی من ئەگەر بەر بم ئەتوانم بە 4 مانگ خانوویەک بکڕم ینی هەر بە ئاسایی وا باسی دەکرد ئەوە بیرکردنەوەکانی خۆیتی چکە ئەمە بەشێک لە کێشەکان کە کاگڕەنج ئێمە باز دەکەین ناو کۆمەلگا نەبوونی هۆشیاری یاساییە یعنی وای بیر دەکاتەوە بۆیە ئێمە زیاتر تەرکی لەسەرەوەی دەکەین چۆن بیرکردنەوەکانیان بگۆڕین بۆ ئەوەی هەست و ڕەفتاریشیان بگۆڕێتن یعنی ئەو بیرکردنەوانە چکە ئیشکردن لەگەڵ نەوجەوان زۆر دەبێت بە هەستیارانەوە بێ و زۆر قورسیشە جیاوازە لەگەڵ گەوران بەڵام سەبارەت بە نەوجەوانان ئێمە هەمانە ینی بەڵام ئەوەگنێ بڵێم وڵی زۆر نەوجەوان بەکاربێنن باندی گەورە باند هەبووە نەوجوانی بەکارهێناوە من خۆم ینی وەکۆی کاک عومەر باسی کرد یعنی باوکی لە ڕێگەی مناڵەکانەوە هەتا من چوارشەمی ڕابردوو لە محکەمە کەیسێکم بینی چکە ئێمە هەفتەی ڕۆژێک لە محکەمە دەوام دەکەین یعنی وتی ئێمە بە عایلەی خۆین مادەی هۆشبەر هەم دایکم هەم مەسەلەن خوشک و براکانمان باوکمان ئێستا هەر هەموومان لە سزنین چکە ئێمە لەناو چاکسازی کاگڕەنج هەمانە بە عایلە لە ئێمەیە ئەمە خۆ نمونەیەکمان هەیە مەسەلەن سێ برابوون لەسەر دزی گیراون خوشەکەیان لەسەر مەسەلەن کاری بەدڕەوشتی ئەوانە گیرا بوو کە تەلەفۆنمان بۆ باوکیان کرد وتمان بۆ نایە سەردانم بکەی وتی وەڵام من خەریکی کاسب بیم ئێوتمان تۆ کاسبی بۆ چی دەکەی هەموو کەیسەکان لای ئێمە داچونتان کردووە بڵێ پریشکی یەکەمی ئەم ئاگرە کە کەوتۆتە ناو ئەم خانەوادەیەوە چی بووە پریشکی یەکەمی سووتانی خەرمانەکە چی بووە بەخۆی لادانە گەورەکە لەکوێوە دەستی پێکرد لادانە گەورەکە مەسەلەن لە ڕێگەی خێزانەوە ئەوانە تووشیان بووە عادەتەن باوکەکە مەسەلەن بازرگانی پێکرد ئەگەر نمونی ئەو خێزانە بینینەوە دوای ئەوە بۆ ئەوەی دایکەکە لێ جیانە بێتەوە بۆ ئەوی پارەکی زیاتری دەست بکەوێت هەستاوە پەنا بروتە بەرەوەی خێزانیشی بەکاری بێنێ دوای ئەوە مناڵەکانیشی بەکاری بێنێ ئەگەر بوون بە جەماعی تەبان دەستیان زیاتر وڵا دەبێت ئەتوان شتەکان لە ماڵەوە بشارێتەوە مناڵی بێتاوانی شەیە لە سزنە تەمەنی ئەوەی نییە دایکەکەی تاوانی کردو لە سزنە زۆرەوە ئێمە مناڵمان کاگڕەنج ئێستا نزیکەی لە هەرسێک چاکسازەکەی هەرێمی کوردستان 25 منداڵمان لەلایە لە هەولێر 18 منداڵمانە لەو 18 منداڵە دەیان ڕەگەزی مێیە هەشتیان ڕەگەزی نێرە ئەو مامەڵەی جیاواز و کەشوهەوای تایبەتەوە بەڵێ ئێستامە لە چاکساژ ناو منداڵانی هەولێر ئافرەتێکمان لەلایە بە 5 منداڵەوە شوێنێکی تایبەتمان بۆ تەرخان کردوونە تەبان هەر خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی عێراقیش نین ئەوانە بۆیە مناڵەکان ئوستازە لەوانەیە هاوڕان بێتن لە خانە و جوانە وەرناگیرێنە بەرەوەی جنسیەی عێراقیان نییە ئەوانی دیکەش هەمویان لەگەڵ داچێن بەڵام تەبعاً خانی ڕۆزێکمان بۆ کردوونەوە لەلایەن مناڵ پارێزانی کوردستانەوە دروست دەکرێتن ستافی تایبەتیان دابین کردووە بۆی ئەو مناڵانە ڕۆژانە لە ژینگەی چاکسازی ناکرێت هەر لەگەڵ دایکێ ناو چوار دیوار بێتن بەیانیان زوو ئەیان هێن نوێندەری مامۆستایان لەگەڵە تاوەکو عەسر تاوەکو دەوام تەواوی لەگەڵیان دەبن و یاری و فێری مەسەلەن موسیقای لێیە کەواتە مەسڕەفی ئەم چاکسازی و مەساحانە زۆرە زۆرە کاگڕان ئێستامە زۆر جار ئێمە ینی خۆمان دەبینی شتەکان تو ئەو ینی کاڵی ئێستا بۆ من ئەڵم 350 کەیسم هەیە ئێوە 350 کەیس هەمووی پێویستی بە خواردنێ پێویستی بە دابیکردنی پێداویستەکانی خۆیەتی پێویستی بە شیرەی دەرونی و ئافرەتکار و کاگڕانس پێویستی بە دکتۆرە پێویست بە دکتۆری دەرونیە پێویستمان بە دکتۆری ئافرەتانە پێویست بە دکتۆری مناڵانە تەبعاً ئەوانە هەمووی دابین کراوە بەڵام ئێمە ناڵێم هیچی نییە
زۆر باشە یان لەقەدەر ئەو کەم و کوڕێکە هەیە و لەقەدەر ئەو بودجەیەکە لەسەر هەرێمی کوردستان مەسەلەن ڕاگیراوە چاکسازەکان ئەمە ئیش خۆمان هەڕ نەگرتووە ئەگەر بێت و پاڵپشتێکی مادی باش بکرێت و بینای باشمانە بێ ئێمە هیچ جیاوازیمانە لەگەڵ وڵاتانی تر کاگڕان ئەتوانین کاری زۆر باش خزمەتگوزاری زۆر باش پێشکەش بکەین. من بیرم دێ کاتی خۆی بەرنمەیەکم کرد لەگەڵ حاکم خدر و حاکم ڕزگار لەسەرەوەی فەرمانی لە سێدارەدان هەبێ یان نا. بیرم دێ لە پێشەکەکەم ئاوتم ئێمە بە ئەو وەزعە لە سێدارە بدەین کە تاوانبار دروست دەکات. ئاسانە ملی خەڵکی بە پەتا لەسەر تاوان بەس هەتا بتانی وەزعەکەی عەدام بکە کە تاوانبار دروست دەکا ئەو زەلکاوەی تاوان هەڵەهێنێ وەنیە ئەمە ڕەنگە ڕێگا بنەڕەتیەکە بێ هەر پێیەکەنی لەگەڵ میە مەبەستەوەیە هەتا ئێستا کاگڕنج ئیش لەسەر تاوانبار دەکرێت ئیش لەسەر تاوان ناکرێت چونکە تووشی جیاوازمانەیە کارکردن لەسەر تاوانبار هیچ وەزعەکەی ناگۆڕێت. اینجا من بۆچی درەنگ هاتم بۆلات هەنێشتی وشیاریمان پێ بڵێ مەسەلەن کابرا کچەکەی 12 ساڵ 13 ساڵ 14 ساڵە خۆتە زانی دنیایەکی مەجازی زۆر جوان پیشانی مناڵانە ئیرێت ژیانێکی زۆر لوکس خەونی ڕەنگاڵەیی بە مسلسلات بە ڤیدیۆ بە هەموو شتێک گەشتی وڵاتان ڕکلامی تەلەڤیزۆنەکان ڕکلامی مەشروعەکانی سەکەنی و نازانم چی هەمووی خۆتەزانی هەمووی دنیای فەنتازی دروست دەکات تەشبیه نەبێ هەمووی بە هەشتێکی فەیک پیشانی خەڵکەیە کابراژ نەبوو نەدار کابراژ دوو مڕایقی هەیە ئەم خەونانشیان هەیە چۆن مامەڵە لەگەڵ کەسێکا بکە کە لە داهاتی باوکەکەدا خواستی زۆرترە ئەمە ئەوە لەکوێ ڕق بێ باوک و دایک لەکوێ نەرم بێت لەکوێ حەدی بێ لەکوێ نەرمونیان بێت ئەمانەمان جواب بەرەوەی تر گۆ لێگرێت. باشە سپاس دەکەم جارێ پێشەموو چێشی ڤێری کە یەک لە زانایەکانی تاوان ناسی قسەشی زۆر جوانی هەیە کاگڕنج لەسەر تەئیدی ئوستازی دەڵێ ئەو پارەی کە لە چاکسازیەکان سەرفی دەکەی شەقامەکانی پێڕوو ناکەوە هەتاوەکو تاوان ڕوونەدا. یعنی ئەمە ئەو مەبلەغی هەر سەرف دەکەین بەڵام لە بڕی ئەوەی لە چاکسازی سەرفکەین بابین دانیشیم بزانین هۆکارەکانی تاوان چییە. یەک دوو بەنسبەت تعاملکردن لەگەڵ هەرزەکار نەوجەوان طبعا هەر هەژاری نییە کە دەبتە هۆکاری تاوان زۆرجار پێدانی پارە بەبێت چاودێری دەبتە هۆکاری تاوان یعنی ئەمە لە دوو فئە تاوانمان هەیە لە فئەی دەوڵەمەند ئەگەر ڕاستم تەئیدم کەن و لە فئەی هەژار ڕاستە هەژاری مادی هەژاری عقلی لەگەڵ خۆی دەینیتن بەڵام هەژاریشێ ئیش دەکا هەزارها منداڵ لە بازار ئیش دەکا کار دەکا حەمباڵی دەکاتن ماڵێش بەخێو دەکا زۆر جار ئەو با بڵێین پێدانی ناز لەژێر پەردەی خۆشویستن وە دەکا ئەو هەرزەکارە تووشی تاوان بیتن ئۆکەی دایکان و باوکان ڕجام وایە تکام وایە تاوان بە شێوەکی هەنگاو بە هەنگاو بە قادرمەیی ڕوودەدا کاگڕنج تاوان یەکسەر ناچە سەر قەتل تاوان بە شەڕ دێتن یەکەم ڕۆژ چەقۆکی پێ لە مەکتەبێ بە شەڕاتی یەکەم ڕۆژ ئەگەر شەڕەکەی کۆڵانێت ئێهمال کرد لە مەکتەبێ شەڕ دەکات دواتر سێ بدات هێواش هێوا دەبتە کافتریا دەبتە دەرێ دەبتە کوشتن کوشتنەکە یەکەم شەو ڕووناداتن دایک و باوک پێویستە لە هەندێک حاڵەت بە خۆشحاڵیەوە کە زانیت منداڵەکەت مادەی هۆشبەر بە ڕێژێکی کەمیش بەکاردەینی یعنی هێزە ئەمنیەکانی لێ ئاگادارکەوە با دوو مانگ لە چاکسازیەکان بیتن باشتر لەوەی سپێنێکە بتە بازرگانێکی مادەی هۆشبەر باوەڕ کە کەیسی وامان هەبووە منداڵ با بڵێن نەوجەوان هاوڕێیەکانی خۆی کە چەند ساڵێک لە خۆی گسکەترن لاقەی کردینە تەسویری کردینە بە چەق و لاشیانی بریندار کردێ پێیانی گوتیە دەبی دزیم لە بۆ بکەن پارەکەشم لە بۆ بیننەوە کاتێک کە دەژگیر کرایە لەسەر ئەو حاڵش دایکەکە دیفاعی لێ کردیە یعنی مشکلەی مەچیە کە منداڵەکە هەڵە دەکاتن پێویست نییە داک و باب دیفاعی لێ بکات بەڵکو پێویستە هەوڵدا چایکە پێی چانەبوو لایانی پەیوەندیدار هەیە چونکە ئەو ڕۆکە چایکەی باشە لەوەی سپێنەکە با بڵێن تاوانێکی گەورەتر بکاتن جیهانی سۆشیال میدیا کاک ڕەنج جیهانێکی فەیکە هەموو ئەو ژیانی کە پیشان دەدرێتن فەیکە ڕوە ڕاستەقینەکە نییە دەچی لە شوێنێکی زۆر ڕاقی هەولێرێت چەند کۆمەڵگاکی زۆر ڕاقیمان هەیە ئەگەر ناویان نینم لە کن سیارەی خەڵک وێنە دەگریتن بڵاو دەکاتەوە کاک ڕەنج کلتورێک دروست بووە سیارەی گرانبەها و ژیانی گرانبەها لە ڕێی بەدڕەوشتیەوە بەدەست دێتن ئەخر ئەوە لە مێشکی گەنجەکانمانە دەزانی ئەو شتەی یعنی لەو ڕۆژانە ئۆتۆمبیلێکی گرانبەها کە
بابلين لا شخص معين بو دي قلت اقل مال داني شي او سعر جرام بهاد دو دبي درب سيتاكو سعر دبو بيه راسته هي بكري هنا استا بكري ديني شنان هي ين بكري بوي شيوجيانكي ناراس بشان بي لا سعري خلق ويني قلت يعني مالي لا حسن ده هجاري دولماندي يعني اشتكنيه خواد دينتن مالي لشونه شي زور هجاره لشونه زور لاقي رسم دغريسن كرك يعني كتسك حتى وكو هندك كمالك هرزكاري بي بلام تاواني منالي دولمن كومال غازياتر برو ويران كاريه با چونك دسي اروات بيغمان يك دسي اروات منالي هجار مثلا كمتر وانا يعني يا با من قصنا كم ببي اوي كتو اغاد بالضبط كاغرنت ولقلمي امريكان جوادلن كاغرنت زوربي او ماده خوجبر بس دكردري بپاره دکردره وایە مادەی خۆشوە لە گیرفانی بەتاڵ ناکردرێ تاوانەکان دابش دەبن ئەوەی کە منداڵە هەژارەکان دەکەن زیاتر شەڕە یان دزی بچووکە باشە بەڵام منداڵە کە پارەی لە بەرچێ دەتوانانی کەسێکیش بەکە بگری تاوانی لە یعنی تاوانێکی لە زیات ئەنجام بداتن کە ئەو حالەتەشمان هەبووە مێرد منداڵ لە قوتابخانە چەند مێرد منداڵێکی لە خۆی گەورەتر بە پارە گرتیە هەتاوەکو لە مێرد منداڵێکە بدەن لەبەرەوەی مەبلەغێکی زۆری پێیە پێدانی ئەو مەبلەغە زۆرە لەگەر ئەو تەمەنەی یەک ناکردەوە چونکە نازانی چ پارەکەی بکە نازانی باشە تۆ کو تۆژەرێکی وشیار وەکو گەنجێکی نوێ بە ئاگا ئەپدەیت یعنی بۆ دایک و باوکان قسەت چییە مەسەلەن ئێستا ئەمە زۆر بەعقلی منان ناچێت بە مەسەن هەر بڵێن سۆشیال میدیا و نازانم چی سۆشیال میدیا یەک دنیا شتی مهمی تایە ئەم بەخۆم سۆشیال میدیا بەکاردێنیم کۆمەڵ شتی باش بڵاو دەکەم و ڕۆژانە تیکتۆکیش زۆر ئاکتیڤ تیکتۆکی زۆر ئاکتیڤ 3-4 میلیۆن ڤیو هەڵبەتە جەنابی دادوەریش کاتێکا فەرمێ مەسەلەن لەوانە ترسم مەبەستی ئەوەیە بە ڕێکخستن و دیسپلین بکرێت نەک دژی ئامرازەکە من دژی نە سۆشیال میدیام نە دژی بەکارهێنانیم ئەڵێم لەژێر سەرپەرشتیا بێ ئەمە پرسیاری ئەوە بکەم مەسەلەن سەرپەرشتی و ئەمە چۆن کاگڕنج لە هەندێک وڵات ئیدمانی تون هەیە لەناو مێرد منداڵانەوە کاگڕنج لە هەندێک وڵات منداڵەکە بستە ناو سایتێکی خراپ نامەکی ڕاستەوخۆ لە بۆ مۆبایلی بابەکەی دەچی سیستەمە دانرایە کامە بتوانین ئەو هەموو سیستەمە پێشکەوتوی کامێرە و فلان و فلان بینین ناتوانین سیستەمەش وادانین بەڵام کی هەن وەزارەت دەگریتە خۆی وەزارەتی ناوخۆ دەگریتە خۆی یان وەزارەتی ڕۆشنبیر یان وەزارەتی پەروەردە یان وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی جیهان دەستگا دەگریتە خۆی ئەو ئیشە کاگڕنج ناکرێ من 3 حرفی داگرم 4 حرفی داگرم هەر شتێک بمەوێتن بێتە پێشم مۆبایلی لە قەدەغە دەکەیت ناکرێتن حاڵەتی ئینتیحارمان هەبووە نامەی نووسیە لە بۆ داک و بابی 12 ساڵ دایە بابە ئەمن خۆم کوشت لەبەرەوەی هەموو منداڵەکانی خزمەکان من مۆبایلیان هەیە بەس ئەمن نیتم کە تو مۆبایل دەستان یعنی کوشتت یعنی لە جیهانی ئەوڕۆ داد بڕاند ئەوڕۆکە جیهانی مۆبایلە بەڵام بابین سنوورداری بکەین وەکو جەناوی دادۆر باسی کرد کاگڕنج ئەمەینە ساحەی تیکتۆکمان ساحەی سۆشیال میدیامان سۆڵ کردیە لە بۆ چەند کەسێکی خراپ ئەگەر جەنابی دادوەر ئەو قسە جوانانەی کە دەیکە ئوستاز فلان ئەو بەڕێزەی تەنیشتم ئەو قسە جوانانە لە ڤیدیۆیەکی دەسرکەی بیسرکەی لە تیکتۆک ڕۆژانە بڵاو کاتەوە دڵنیا بە شوێنی ئەو کەسان نامینێت کە چەند کەسەکن بە 50 دەژمێردێن شتی خراپ لە تیکتۆک بڵاو دەکەنەوە بەڵام ئەمەینە هەمووی خۆمان کشاندیتەوە ئەمە ئامادەنینە ئەمە ڕۆژانە دەبی ڤیدیۆ بڵاوکەم ڕۆژانە چەند قسەی باش بڵاوکەمەوە چەند توێژەرمان هەیە چەند ڕێنمایی کاری دەرنیمان هەیە کاکە چەند پزیشکمان هەیە هەندێک نەسیحەتی پزیشکی دانێن يعني ئەمەینە کە ساحەکەمان چۆر کردیە لە بۆ چەند کەسێکی خراپ کە وەی کردیە ئیدی ئەمە گلەی لە سۆشیال میدیا بکەین نە ئەمە گلەی لە سۆشیال میدیا نەکەین گلەی لە خۆمان بکەین گلەی یەکەمدا لە داک و بابەکان بکەین پۆستێک دەکەم ساڵانە دایکان باوکان سبەینەکە ئەگەر مەکتەب هەیە ئاگاداری منداڵەکان تا بن ئەگەر چوونە دەرێ لەبەرەوەی تووشی غەڵەتێکی گەورە نەبن هاوڕێک لە کۆمنت نووسی بووی ئەیچی ئاگەری داک و باوکەکان بی قسەکەی ڕاست لە هەندێک حاڵەتی ئاگەری داک و باوکان بی یعنی ئەمە جاری وایە خەلەکەمان زۆر لەوەی گەورەترە لەگەڵ هەموو ئەو شتانەش زۆر دڵخۆشم کۆمەڵگەی کوردی ڕێژەی تاوان ڕێژەی لادان بەپێی ئەو پاشاگەردانیی هەبی لە ڕووی ئەخلاقیەوە کە هەیە دەبوو زۆر خراپتر بین بەڵام سوپاس بۆخوا زۆر باشین لە بیریشمان نەچی ئەو ژمارانەی ئوستاز خوێندیەوە ئەگەر هاوڕان بیتن بەشێکی زۆریان ئەمە بابەتێکمان پێن جەرائم الوافدین تاوانی لەسەرمە حسابە لە زیندانی مەیە بەڵام کورد نییە عربە سووریا فلانە هەوڵاتێکی بیانە ئەگەر ناوەکان تحدید نەکەم ینی ئەگەر ژمارەی ئەم دزیانەی کە لە چاکسازەکانە دابەشی بکەین بەسەر بنکەکانی پۆلیسە بڕوان پێ بکە کۆمەلگای کوردی هەقا خەڵاتێکی جیهانی وەربگرێوەندە کەمە دابەشی بکە بەسەر ژمارەی بنکەکانی پۆلیس لە گەڕەک و گەڕەکەکان و لە ناحیەکان و قەزاکانە ئەها دزی چەند کەمە لە ناوم کۆمەلگایە جگەلەوەش کاگڕنج دزی لە ئێمە مەسەلەن جامی ئۆتۆمبیلەکەی وەکو خەڵک لە لەندەن ڕەنج ڕۆڤەرەکەی بەستۆتەوە
خەڵک سعاتێکی ڕۆلێکسی لەدەسا بێ لێسەنن لەبەر چاوی کامێراکان داکەنن لە دەستی بەڵام ئێمە ئێستا ئەبێ شینی ئەوە بکەین ئەم نەوعی بوونەمان بپارێزین ئەوەندەش هەکە هەیە نەمینێ شینی مەلە بۆ ئەوەیە کە ئەوەندەشمان پێ زۆرە ئەوەندەشمان پێ زۆرە چکە ڕێگە بکەینەوە زیاتر دەبیتن ئەمن باسم کرد کاک ڕەنجەر تیۆرێکمان هەیە نەظەریەت تەقلید والمحاکات لە تاوان ناسی باشە جاری وایە ئەو فکرەی جەرائیم لە دەرێ لە بۆمان دێ تۆ هەندێک فکرەی جەرائیم لە دەرێ لەومان دێتن ئەمن بەنگلادیشێک هاتیە لە کتە من ئیش کاتن تەماشا دەکەم بە ماتۆری مادەی هۆشبەر تەوزیع دەکاتن غینیەک هاتیە لە کتە من ئیشی پاکردنەوە دەکاتن غینیەکە لەگەڵ سێ برادری خۆی دانیشتێت پارەی تەزویر دەکات یعنی ئامێری زۆر پێشکەوتوی هینەیە تەزویر دەکات گیراون باشە من جاری کاتی خۆی زۆر قەدیم بەرنامەیەکم کرد مامۆستا شێرزاد حەسەن هەرچەنە ئەو هەمیشە بە پەڕۆشە و هەمیشە تازە و ئەبدەیتە وەکو ئێستەی تۆ ئەو زەمانە قسەیە کرد هەموو قسەکانیشی نوێ بوون بۆ خەڵک بیرم دێ لەسەر جادا ژنێ پێی وتم باوکی مناڵەکان لەگەڵ دوو کچەکەم زۆر خراپ بوو بەس کە لەوەتەی ئەو پیاوە سەری سڵاحە و هێناوەتە سەر تەلەڤیزۆن قسەی کرد زۆر گۆڕاوە ئەنجا باوکێک کچی مڕایقی هەیە ئەترسێ لە مەسیری تووشی حاڵەتێکێ لە دەرونا پێڵن حرس بەڵێ وانە بەڵێ حرسی زائد باشە تووشی حرسی زائد بووە تووشی پەرۆشی و پەرۆشیەکی لە ڕادە بەدەر بووە هەیە کوڕێکی هەیە تووشی پەرۆشیەکی زۆر بووە زۆر گرتوێتی بۆ ئەمانە فەرمایشتت چییە بۆ هەردوو حاڵەتەکە باسم کرد پاڵەپەستۆی زیاد تەقینەوە دروست دەکە لەدایان ئەو منداڵی دەرفەتێکی دەبیتەوە ڕادەکاتن لەژێر ئەو زەختەی کە هەیە کاگڕنج هەتا باوک ڕەفیقی کچەکەی بێت باشترە کاگڕنج ئەمە دوو کاگڕنج وەزیفەکانی داک و باب ئەگەر دابشکەین باب مەزدەری قووەتە لە ناو عائیلێ داک مەزدەری سۆزە لە ناو عائیلە باشە باوک دادوەرە باوک کە دێتەوە ماڵێ ئەو کەیسانێک کە بە داک حەل نەکرایە لە ماڵێ دەرێ بابتان بێتەوە بەوی دەرێم تەواو قسەکانم کۆمەڵێک مەلەفێ باب دێتەوە لەسەر مادیبوونی خۆی داکە دەسە لای ئەو مەلەفانەی بەخۆی حەلی کردی لەسەر منداڵەکان حەلی کردی ئەوەی حەلی نەکردی ئەو هایکرد بەجێ نەکردم ئەو بەجێ نەکردم باب بڕیار دەداتن هەر کاتێک هەردووکیان بوونە مەزدەری سۆز داک و باب ئەو عائیلەتێک دەچی یا باوک شتێکی وت و باوک وتی سیردایەک بڵێ پیازدایک ئەوەی کە جەنابی دادوەر باسی کرد زۆربەی هەر زۆری کەیسەکانمان لە هەڵوەشانەوەی خێزان دەست نابێت و پەروەردەیی هەبێ مەبەستن کەمین شت ئیتیفاقی مابینی داک و بابە لەسەر ئالەتی پەروەردەکردنی منداڵەکان یعنی ئەگەر بابەکە ویستی با بڵێن توند بیتن داکەکە با بڵێن بەرپەرچی داوە لە مەوزوعاشی ڕاست حەق یەکسەر ئەو منداڵە دەزانی کە کەسێک هەیە پشتی دەگریتن خێزانەکە دوو کەرتێک کە بەداخۆ زۆربەی ئەو شتە ڕووداوە لە خێزانیمە خێزان دوو پارچەیە بەخوا جیابوونەوەش هەیە لەسەر دوو پەروەردەیی دروست بووە هەیە جیابوونەوە من لە کەیسەکان نانیم لە برۆ زۆر قسەی لەسەر ناکەم قسەکانی دکتۆر ڕاستە کاک ڕەنج یەکەم حەزەکەم دوو نقطە باس کەم یەکەم پەرۆشی من بۆ ئەم بەرنامەیە لەوە نییە کە کەیسەکان زۆرە لەوەیە کە بەهرە و هەڵکشان ئەچێ بۆی ڕێگەیەکی بۆدانین هیچ هینەک نییە بەپێی زمانی ژمارەکان ترسەکەی تۆ ترسێکی ڕەوا ئەمە نقطەیەکە یەک نقطەی تر هەیە ئەمە ئەومان لە قسەکەی دکتۆر تەواوە بەڵام ئێمە ئەومان لەبیر نەچێت لە سەیان وتم لە سەیانەوە و پێنجی بگرە زیاتریشی کەیسەکان دایک و باوک بەیەکەوە نین جیابوونەتەوە ئێمە ئەوە کێشەکەمانە دەرفەتەکە بەمە باسی کافتریا بکەی مەسەلەی هۆکارەکانەوە ئێمە وتمان یەکەم دایک و باوک و ژێر سەرپەرشتی و جیابوونەوە دوو هەم هەندێک کەیس هەیە لەوانەیە هەموو برادرانیش هاوڕابن لەگەڵم ئەم گەنجانش لەوانەیە بزانن کچ هەیە کە دوای 15 ڕۆژ کە ون بووە دۆزی ومانە تۆ تومە لە کوێ بووی توتی لە کافتریا بووم تومە ئەی شەوان توتی هەر لە کافتریاکە بووم چۆن کافتریاکە 24 سەعاتیە نازانم یعنی چی پێویستەکە لەم وڵاتە کافتریای 24 سەعاتی هەبێ ئەو تاوانەی ئەوێ ڕۆژێ ڕوویدا لە شاری هەولێر خنکاندن و سوتاندنی ئافرەتەک یەک لە ئوتێلەکان بۆ ئوتێلەکە نەکامری هێونە پرزگەی هەیە کۆمەڵە خەڵکیدا دەمینێتەوە یعنی ئەگەر کامیرە هەبە ئەگەر ڕسێپشن هەبە ئەگەر فعلەن بەپێی ئەو بڕیارانەیەکەوە با بڵێن دەستگا ئەمنیەکان دایانە کە بڕیاری زۆر ڕێکە و دەستخۆشیانێ دەکەم ئوتێلەکە ڕۆژ بە تاوانەکە ڕوونی دەدا ڕاستەکەی بەس من بەسمان لە کافتریاکانە یعنی لایەنە بەرپرسان و کارگەڕێکان یەک داوایەکیان لێ یەکەم ئەو کافتریانی 24 سەعاتیە بەڕاستی ڕێگری لێ بکەن
یعنی نەمێنێ ئەوە یعنی هاوارێکە ئەیکین بۆ لایەنە کارگەڕیەکان کە کافتریاکانی 24 سەعاتی با تا 11 شەو هەبێ با تا 12 شەو هەبێ هیچ کەس ڕێگە بەڵام پیچ پێویست ناکات تا 24 سەعات هەبێ. کاگرانجێک قەوس دوو حاڵەتی کوشتن لە مانگی ڕابردوو و دوو حاڵەتی تەقەکردن لەو کافتریایانە بووە لە شاری هەولێر کە ئەو خاتونە باسی دەکات. يعني دوو حاڵەتی کوشتن 24 كاجر دوای دوو سێ شەو دوو حاڵەتی کوشتن لە مانگی ڕابردوو و دوو حاڵەت تەقەکردنیش کە الحەمدولیلا کوشتینە لە کەتەوە بەڵام برینداری کەشی هەبووە لەو حاڵەتانە ڕوویدایە لەو کافتریانەی سوالکردنیش هەیە باندی سوالکردن زۆر بریا سوالکردن بەنامەی تایبەت مەڕێک خراوە یعنی ئەوەی کە هەیە سیارەتی دابەشیان دەکات لە هەولێر کاگرانجێک نقطەی تر خۆی ئامارەکانی سوالکردن لە بەرزبوونەوەدایە یعنی ئەگەر تەماشا بکە لەناو ڕاگیراوی کوڕ 2023 سوالکردنمان زۆر کەم بووە بەڵام لەناو ڕاگیراوی کوڕ 2024 43 کەیسمان هەبووە لەناو بەشی ئافرەتان سزادراوی مەسەلەن ئەگە بین باسی ڕاگیراوی ئافرەت بکەین سوالکردن 2023 134 کەیس بووە ڕاگیراوی ئافرەت 2024 بووتە 387 کەیس یعنی ئێستا ئەمە گەورەترین مشکلی لەناو چاکسازیەکان کاتێک مەسەلەن کە قەراردەری ئەوانە دەستگیر بکرێن ئەوەی کە هاوڕێیان باسی دەکەن یعنی باوکو دایکەکە دێن منداڵەکان دابش دەکەن بەسەر ترافیک لایتەکاندا ئێمە خۆمان جارێک دوو کەیسمان لە بۆ هات گوتمان لە چ بەشەڕاتونە وتی وڵی لەبەرەوەی ئەو ترافیک لایتە ئیمە بووە گوتی لێمان بووە بەشەڕ لەبەرەوەی ترافیک لایتە ئیمە بووە ئەوان لەو ترافیکی کە بازاڕیان باش نەبوو هاتوون لەو ترافیک ویستویانە ئیش بکەن کردویانە شەڕ و دوای ئەوە یعنی ئێستا ڕێژەی سوالکردن و زۆر بەرزیانی هەم لە ناو ئافرەتان هەم لە ناو جوانان و مادەیەکی تریش هەیە کە ئێستا ناو ئافرەتان ڕوو لە زیاد بوونە ئەویش مادەی لەش فرۆشیە بەداخەوە یعنی ئێستا 2023 ئەمە چەند کەیسماناتیە ڕاگیراوی ئافرەت لەش فرۆشی 102 کەیسمان هەبووە لە 2024 بووتە 105 کەیس کە ئەوانش بێگومان هۆکاری خۆی لە پشتە ئایا هۆکاری مادیە ئابووریە هۆشاری یاسایی ئەو شتانە کێ لە ئێوە قسەی هەیە ها تۆزێکی ئەمبەر مایکە پێە فەرموو زۆر سپاس وڵای گلەیەک بکەم خۆزگە مامۆستایەکی ئاینیش لێرە بواە لە ساڵی 2022 هاوینەکەی 3 مانگ لە خانی بەسەرپەرشتانی هەولێر وەکو مامۆستایەکی پەروەردەکار بە شێوازی چیرۆک پەروەردەی منداڵەکانمان دەکرد ینی هاوڕای کاک دکتۆرم بەڕاستی کۆمەڵێک لەو کەسانی کە لەوێ بوون نەتەوەی ئێمە نەبوون کورد نەبوون عەرەب بوون یاخود سووری بوون ئەوجا هەموو ئەو دایک و باوکانە ینی بەشی سەتانەوەتی وەکو جەنابی حاکم فەرمووی ینی لێک جودا ببوونەوە کە پرسیاری دایک و باوکمان لێ دەکردن ئەو لە چاویان داهاتە خوارەوە کارەساتێکی زۆر گەورە بوو تێبینیم لەسەر کۆی پرۆگرامەکە ئەوەیە کە بەڕاستی ئێمە هەمومان هەوڵ بدەین بۆ ئەوەی کەلتوری کوردی و دابوونەریتی کوردی زیندوو بکەینەوە ڕاستە ڕێژەی تاوان لە بەرزبوونەوەی بەڵام وەکو جەنابیشتان فەرمووتان ڕێژەکە کەمە بە بەراورد بە وڵاتانی تر دەمێت تەنها ئاماژە بۆ بدەم کە لە ڕژێمی بەحس و ڕژێمەکانی دەوروبەرمان کە نەیانتوانی کورد بڕوخێنن بەڵام دەستیان لە بۆ پەروەردە بردیە پەروەردە بناغی کۆمەلگایە ئەگەر پەروەردەمان لێ کۆنتترۆل بکەن و لێمان تێک بدەن ئێمە بەڕاستی وێران دەبین بە چەکی کیمیایی و بە گولە و تۆپ و تۆپباران نەڕوخاین بە پەروەردە دەڕوخین زۆر سپاس شەڵا ناڕوخێن کورد ناڕوخێ خۆتەزانی میلەت هەیە لە دنیای ڕۆژی هەشت و دەی لێ بکوژن و ماشەڵڵا هەر پێشەچی دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەجددی لە کات و شوێنی گونجاوان بەرنامەی ڕێکخرا بەوێ سەرنج ڕابکێشم بۆ کۆمەڵی بابەت کە لەگەڵ بەرنامەکەی خۆتان ئاگونجێت کاگرانج ئێمە حاڵەتمان هەیە من هەموو ئەو بابەتانی کە ئامادەبوون باسییان کرد ئەیگەڕێنمەوە بۆ گەورەکان لەبەرەوەی ئێمە حاڵەتمان هەبووە دایک و باوکەکە بە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە دەستگیر کراون لە لای باپیریان ژیاون مناڵێکی 7 ساڵ و 9 ساڵ لەگەڵ خاڵ و باپیریا ئەژیا خاڵی گیرا لەسەر دزیکردن باپیری گیرا لەسەرەوەی کە تعدای لەسەر لە ئافرەتێکی کەڕوڵاڵ کرد تۆ وەکو تاکێک کە ئەم چیرۆکە بۆ تۆ باسەکەم ئەتەوێ چی لەو دوو مناڵە دروست ببێ لە ئایندەیە کە دایک و باوکی بە مەوادی بێهۆشکەر گیراون مناڵە 7 ساڵەکەیان کە بچووکەکەی بوو ناوی هەموو ئەو
با بڵین مادانەی ئەزانی کە لە بازارە بازاری پێواگرێ وەکو مادەی هۆشبەر کە 7 ساڵە. ئەمە یەک. دوو، ئێمە هەمومان نەزانین کۆمەڵگەی کوردی بە قۆناغە ئاساییەکانی بەرەو پێشچوون و کرانەوەیە نەڕۆی. ئەبێ دکتۆر ڕاستیەکەی حەلێکی ئەومان پێ بڵێ کە لێرە بە دواوە چی بکەین بۆ ئەوی ئەو عرازانەمان لەسەر کەم بێتەوە. چونکە زۆر لە پڕکاتێک ئێمە ئەنتەرنێت و کۆمپیوتەر و ئەنێرگەلە و کافتریا بەیەکەوە هات، تەسەوڕەکەم لە سایە بیستی خەڵک نێزانی ئەندرۆید و iOS چییە. شارەزای بەکارهێنان تاوانی تر هەبووە بەس بە جۆرێکی بە تاکید بە جۆرێکی تر، بەڵام بەم شێوە بەرفراوانە نەبووە کەسێک با بڵێن ئافرەتێک لە دەوروبەری سۆران کوڕێک لە دەوروبەری سلێمانی بێک بگرن و تاوانێک ئەنجام بن. ئەمە زۆر زۆرە بۆ ئێستای کۆمەڵگەی کوردی. دەستخۆشیتان لێ یەکەم و ئینشاڵڵا بەردەوام بن. قوربانت بم. پێشەکی دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم و بەخێراتنی میوانەکانەکە من پرسیارێکم هەیە لە کاکۆشمەند سەبارەت بۆ نەوجەوانانی کە حکم ئەدرێن جایتر بە هەر جۆرێکی سزا بێ، بۆ نمونە بە تاوانی کوشتن بێ، یاخود بە تاوانی مادەی هۆشبەر بێ، یاخود بە تاوانی دزی بێ. پرسیارەکەم ئەوەیە ئایا هەر هەمویان لە یەک شوێن لە یەک زیندانی پێکەوە دەئەنرێ؟ و پرسیارێک تریشم ئەوەیە ئایا ئەگەر بەیەکەوە دەئەنرێن کاریگەری خراپیان نابێت لەسەر چاکسازیکردن لە ئەوانە بەرەو پێشچوونی ئەوانە؟ دەستان خۆش بێ. سپاس جەنابی پارێزەر. بیە بەو خوشکە. دەستێوە خۆش بنکە کێڕانج سەرسەرێ من سەرێتە ساغبی من گەلک ئاخفنیانە بەزی بکورتی هەوڵدەم بێژم ئەمە گەرام سەحکەینە هۆکارە هۆکاری دوان تاوانانە یەکەم جار ئەگەرام بینە سەر دایک و بابا دایک و بابێتمە بلا بکەینە هۆکار چونکە زۆرت بێ خامن بەرامبەر پەروەردەکردن زارۆکێت خۆ ئەگەرام سەحکەین هەر تشتێکی باسیت شەوانە ئەو دایک و بابە دێنەون و مۆبایلێ دێ دەستی زارۆکێ خۆدا هێلن و ئینتەرنێتی ژاوێ دایک و باب تو دێ بۆ چ نەوی و زارۆکێت تای هشیار ئەگەر ئەم بینە سەر سۆشیال میدیاما و بێ سانسۆرە ئەم هەمە شێن بگەهینە هەمە تشتێکی یعنی سۆشیال میدیایش هەمووە بووە ڕووگەشتگەرایی و مادیات گرنگی بە ئەو شتانە تێدەدان هەروەکی ئەو کەکە دکتۆر باس کردی یعنی شتەکەی بووە کەلتور تشتێ خراپ ڕێکێت خراپ تو دێشەی دەوڵەمەند بی ئەوە کاریگەریەکە زۆر کەتە سەر ناوچەوانە ئەوە لای ئەوە گەرم بینە قوتابخانە قوتابخانە کێ ڕاویش کارێکی کۆمەڵاتی لێ کیش قوتابخانێ مامۆستایەک تێدا و گرنگیە پێ لایەنێ معنەویە قوتابی بدەتن و ئاراستە بکەتن و ئەگەر بینە یعنی شێوازێکی گشتی مە سەقفێک نینە مە کەسێک نینە کو ناوچەوانە ئاراستە بکەتن خەیزانت هەڵوەشاینە دایک و بابە ئاگەل زارۆکە خۆنینە سۆشیال میدیات بندەستەوە یعنی هەموو ڕێکێکە ئاسانکاری هەیە ئەو ناوچەوانە تووشی غەڵەتیە بیتن ئەوە یەک و پرسیارە منیش سەبارەت بە چاکسازیە ئەو ناوچەوانێ هاتیە تەوقیفکردن چاکسازیە یان حکومدایی ئەمە ڕێکار چنە بۆ باشترکردنەوەن ئەو هۆکارەمە هەموو بەردەستن ئەو جەنابێ دادوەرێ لێرە و هەمووی لێرە ما ئەو هەموو قۆناغ و هۆکارە بڕین ئەم گەشتینە قۆناغا حکومدانە قۆناغا تەوقیفکردنی لێرە ڕێکار چنە بۆ باشترکردنەوەن ئەوە پشێوازێکی گشتی بۆ هەر تاوانەکە و ئەو تاوانێت مدمینە مادە هۆشبەرمێتەی لێرە ئەوە نەخۆشە ئەو کەسی مدمین مادە هۆشبەر نەخۆشە لاوانێ پزیشکیوە چ تشتێکمەل یاساکەشە هەروە دەڵێ بله یعنی نەخۆشە بێتم حسابە نەخۆشێکی گەلڤە ناوچەوانەی ئەوان هەر کەسێکی مدمین مادە هۆشبەر بێتەکردن لێرە دەمە ڕێکارێت پزیشکی معنەوی ئاراستەکردن ئامۆژگاری چه هەیە بۆ باشترکردن ئەوان ناوچەوانە هەر بژیت و سپاس بۆ قسە جوانەکانت فەرموو تۆ دەسەڵبڕی کە ویستی قسە بکە زۆر باشە جەنابەت بەڵێ بابا ئیشەکە ئای بینە جەنابەت فەرموویانە سەرتا دەستخۆشیتان لێکەم من پرسیارێکم هەبوو بۆ خاتوونی دادوەر باسی ئەوەی کرد کە
سەیا نەو پێنجی با بڵێن ئەو هۆکارانی کە دایک و باوکەکە جێ ئەبنەوە زەربێکی زۆر لە مناڵەکە ئەیە ئەی باشە چی ئەوەی کاتێک دایک و باوکەکە جیان نابنەوە لە ناو ماڵەکەیە با بڵێن جەنگێکی دەرونی لەگەڵ با بڵێن نەک یەک مناڵ چەند مناڵێکیانە ئەیکەن و ئەمەش هەر یەکە و بە شێوازە کاردانیان لەسەریانە بێ و بە هەمان شێوەش ئەبێتە هۆی هەم مردنی لانی دەرونیان و هەم مردنی لانی ڕۆحیان. دەستان خۆش بە زۆر سپاس. سپاس پرسیارێکی زۆر جوانە خۆی ناڵن خۆی ڕاستە تەلاق ئەبغەزڵ حەلالە لە ئاینیشا هەتاوەکو بکرێ ڕوونەیە بەڵام کە پێکەوە بوونیش بوو بە مای سەر لێ شێوانی مناڵەکان و هەموو ڕۆژێ خۆ بەسەرینی شەڕ ناکەن کە گەیشتە شەڕە قاپوانە ئیتر پێ دوانیە ئەوش سەر لێتەکانێکی ترە کاگڕان شتەکە کە ئێماڵین لە سایانە و پێنج ئەوانەیە کە جیابوونەتەوە تووشی تاوانە بن دیارە ئەو لە سایە پێنج یان دەیە عینن لە جەوێکە لە ماڵەکەیا ژیاون کە کێشە هەبووە یعنی خەلەلێک هەیە کەم و کورتێک لەو خێزانانەیە هەیە بۆی ئەم مناڵەش تووشی تاوانە بێ منیش لەگەڵ ڕای جەنابتم بەڵام ئێستا ئێمە زۆر کولتوری وڵاتانمان وەرگرت بۆ ئەو کولتورە وەرنەگرین ئەگەر دایک و باوک دوای جیابوونەوەش کارێکی وا بکەن کە کاریگەری نەکاتە سەر مناڵەکە بۆ نمونە دایک و باوکەکانی ئەوەی من بزانم بە یاسا ئەوە ڕێکخراوە کە پێویستە لەسەریان ئەگەر جیاش بوونەوە هەفتەی جارێک مناڵەکان بەرنەدەرەوە پێکەوە بۆ نمونە یعنی ڕۆژێک بەیەکەوە ببەنە سەر بۆ ئەوەی کاریگەرێکی لەسەر مناڵەکە زۆر نەبێت ئەگەر هەفتەی جارێ ژنەکەی برداتە دەرەوە لەوانێ ڕاستەکەی مەبەستم ئەوەیە ئەوەی ئێمە ئەیڵین زۆر زەحمەتە بەس ئێمە لەم بەرنامەیە سەرنج ئەخەینە سەر سەبەبەکان کە من ئەڵێم لە سەیانەوە پێنجی ئەو کەیسانە جیابوونەوەیە ئەگەر بێت و ئەوە نەوعەنما کەم بکرێتەوە دیارە ئەو لە سایە پێنجە خۆ لە هەموو وڵاتێکە لە سایە پێنج جەنابی داد و کێشەکە چیە ینی هەرچەنەمە پسپۆڕی جەنابی دکتۆرە یعنی ئەم مەسائلە ئینسانیانە هەموو کەیسێک تایبەتمەندی خۆی هەیە حکمی مطلق نادرێت هیچ حکمێکی ڕەها نادرێت هیچ کەیسێک بە کەیسێکی تر نادرێت هیچ خێزانێک ڕاستە بە مەڵەن پیا و بۆڵەن ژن و بە هەمویان ئەڵەن مناڵ بەڵام هیچ خێزانێک سنووری هیچ خێزانێک لە خێزانی دراوسەکە ناسێت مرۆڤ کاینێکی ئاڵۆزە بەیەکەوە لە دایکە بن 5 دقیقیان فەرقا یەکێکیانە بێ بە تاوانبار یەکێکیانە بێ بە خزمەتی مرۆڤاتیەکە سفرینان دەخۆن دوو کەسایەتی جیاوازیان لە دروست دوو کەسایەتی جیاواز یەک داک و باب تربیەتیان دەداتن کاگڕان هەموو ئەو شتانەی باسمان کە دەگەی قەوسم بدەین بەڵام ئەمەش ئینجا نەهەموو قسەیان بۆ ئەو کرد ئەمە لێ بپرسم بەڵام هیچیش لەمانە ناکاتە مبەڕیر کە یاسا و ڕێسای خێزانی فەرامۆش بکرێت وانە ماڵ ئەبێت چی یاسایەکی تێدا بێت کە ئەگەری ڕێگریکردن ئەگەری لادان زۆر کەم دەکاتەوە یەکەمیان هەستکردنی بەرپرسیارەتی بەرامبەر بە هینانە منداڵ لە بۆ دنیا لە یەکەم ڕۆژەوە داکوباب نابی عەفەی و منداڵی بینتە دنیاە ئەم دەبی بزانم چەند سەعات ئیشم هەیە چەند سەعات مەجالم هەیە خێزانەکەم چەند سەعات ئیشی هەیە ئەگەر منداڵەکەم هینا دنیا کو دەتوانم چاودێری بکەم ئەگەر منداڵ یەکەم گەشە چەند زەمانێک منداڵی دووەم بینم ئەگەر منداڵی سێم کو بینم چەند بتوانم چاودێری بکەم دروستکردنی منداڵ تەنها پرۆسەشی بایلۆجی نییە کاگڕانت پرۆسەشی زۆر معقەدە مەسئولیەتی منداڵ تەنها بەخێوکردن نییە ئەرکە مادیەکانی منداڵ زۆر ئاسانتر لە ئەرکە معنەویەکانی باشە یعنی ئەرکەمە باوەڕ دەکەی لە قوتابخانە منداڵ هەیە داکوبابی نەخیندەوەرە ناتوان دەرسی پێ بێن ئەو منداڵە تووشی شکست دەبیتن کە دێتەوە با بڵێن دەرنەچووە ئەوەندەی کە لە ماڵێ تونوتیژی بەرامبەر دەکرێتن یعنی پێویستە لە بۆ ئەوی بمانێ خێزانێکی با بڵێن ئاسوودەمان هەبیتن بەر لە ئەنجامدانی پرۆسەی زەواج ئیتفاق لەسەر هەندێک شت بکرێتن ولا بەر لە دروستکردنی منداڵ ئیتفاق لەسەر هەندێک شت چاوەڕێی پرسیارەکەیەتی ئەی مەسەڵەن پێکەوە بوونێک کە باوکەکە خۆی بە مناڵەکە خاڵی بکاتەوە یان دایکەکە وا دوێتوانە چاوەڕێتی هەر ئەمە مەسەڵەن پێدوانیە زۆر خێزانیش هەیە دایک و باوک خەریکی ئەوەن کە خۆیان بە مناڵەکان خاڵیەکەنەوە یعنی خۆیان بەڵێت کاکڕنج جیابوونەوە چارەسەرە باشە بەڵام دەرهاویشتەکانی دوای جیابوونەوە زۆر خەتەرترە ئەمە حاڵەتمان هەبووە باوک مادەی هۆشبەری بەکارهێنایە لە هەولێر 6 مانگ ئازاری یەک لە کچەکانیە کە تەمەنی 13 ساڵ بووە جۆرەها تەعزیبی لەسەر بەکارهێنا بوو هەمووی نۆکانی دەرهێنا بوو سەری بە کەتەری بڕی بوو یعنی 6 مانگ ئەو منداڵی ئازاردا بوو یعنی وەکو متعەک وەکو چێژێک
ئەو منداڵی بۆ شێوە کوشت بەداخەوە یعنی کە کاتە کێزانیەکان گەیشتن ئەوەی کە کرابوو هەموو لەشی سوتان بەس حاڵەتیژەیە لەوانەیە باوکەکەش و دایکەکەش مەشروبیش نەخۆنەوە و زۆر شتی تر هەیە کەوایان لێ بکات جیا ببنەوە. بەڵێ بەستەمەوە جیابوونەوە بەس نەتیجەی ئەمانە نییە لە جیابوون هەرچی جیابەوە لە جیابوونەوە کاکڕەنس یعنی متدەینە بە یعنی جەنابی دادوەر زۆر یعنی تەرکیزە سەر خاڵێکی زۆر جوان کرد یعنی تکام لە دایکان و باوکان هەندێک لە خۆشیەکانی خۆتان بکەنە قوربانی ئەو منداڵێکەوە هینایتانە دنیا با ژیانت بەڵدیت و نەبی 100% با 130 بەدی تۆ بیتن بەس بە منداڵەکەت کە جیا دەبی و ئەو منداڵە سەرگەردان دەبی ئەتو ئینسانێکی کامڵی ئەو ئینسانێکی کامڵە ئەو منداڵە سەرگەردان دەبی. باشە ئەی ئێوە مەسەڵەن وەزیفەی حکوومەت چییە بەرامبەر بەوە دایک و باوکێک کە جیا بنەوە و مناڵەکان سەرگەردان نەبن هیچ وەزیفەک نییە هەتا ئێستا یاساکی رەخانیە هەتا ئێستا لە شوێنە دەوڵەت لە شوێنە عشایرەکان کاکە دایکم هەیە تووشی نەخۆشی دەرونی بووە باشە ئەمە شەمان کەسی دەرونی وەدەگرم ئەو ڕە نەچوومە عیادەکەم لەبەرەوەی بەرەتمەوە بەردەمەی دایکم هەیە تووشی نەخۆشی دەرونی وە دەرێت 3 ساڵە منداڵەکان نەدیتە 3 ساڵە دایک منداڵی نەبینیت وەڵی پشیلەک منداڵەکانی لێ بستنی با بڵێن لە بۆ دێتەوە یعنی باب هەیە منداڵەکانی مەحروم دەکرێتن داکەکەت یعنی هیچ مناڵ هەیە ئۆتیزمێتی نە دایکەکە و نەباوکەکە نایگەڕ وەری ناگریست وەری ناگریست یعنی هەموو ئەوانە هەیە خانەش وەری ناگرێت کارڕەنج عەفو لەو حاڵەتانەیە خانەش وەری ناگرێت ئێخر بەس ئەمە دارستانە یا حکوومەت کاکڕەنج بابەتە کۆمەڵایەتیەکان بابەتە کۆمەڵایەتیەکان زۆر پشتگوێ خراینە ئەمە هەست بە کێشە کۆمەڵایەتیەکان دەکەین بەڵام کەینێ سعدنا کاکە فلان عەبدوڵڵاه عەبدوڕەحمان بان کرایە بزانین ئەرێ ئەمە کو عیلاتکەین ئەرێ کاکە پارەی بالۆتەرخان بەساقەو بم خەڵکی عاقڵ لەم کۆمەلگایە زۆرە گوێی لە ناگیرە مەسەڵەن وەرە سەیریکە خۆ ئەوروپا بەچی پێشکەوتووە بە گوێگرتن لە باڤلۆڤ و فرۆید و ئەوانە هاتوونەتە ناو مؤسسەکانی دابینکردنی کۆمەڵایەتی بەس داوای تەطبیقی پرۆژەی مالیزیم کرد لە بۆ کەمبوونەوەی ڕێژەی تەلاق لە مالیزیا کچ و کوڕ بەردەوەی مێردی بکات دەورەی 6 مانگی هەیە لەو دەورەی فێرەشی دەکرێت فێرەنان دەکرێت پیاوەکە فێر دەکرێت ژنەکە فێر دەکرێت فێرە مەسئولیت دەکرێت هەتاوەکو ئەو ئیجازەی نەبیتن لە بۆی عقدی محکەمەی بکاتن لە ئێمە 2 ڕۆژە خۆشگەز دەزان چیشیان پێدن لەو 2 ڕۆژەی لەو 2 ڕۆژەی بەس بریتە لە زەلیلکردنی پیا و بەرزکردنەوەی ئافرەت 6 مانگ لە مالیزیای لە بۆت نەبیتن ڕێژەی تەلاق لە 136 دابەزێ 112 تەنها بەو سیستەمەی کاکە زۆر ئاسایە دەتەوێت زەواجی بکەی ئەخەر منداڵەکە شەوێ دەگرێتن منداڵە دەگرێ شەوێ پیاوەکە دەرێتە ژنەکەی بەخۆ بە منداڵەوە لە بۆ دەرێ تەلاقی لێکەتیتەوە کاکە پیاوەکە دێتەوە ماڵێ دەرێ دەبی خێزانەکەم هەموو خزمەتێکی بکاتن خزمەتکاری هەیە نەک خێزان ژنەکە ئامادە نییە بە هیچ شێوەک مڕاعەتی وەسعی پیاوەکەی بکاتن هەموو ئەوانە لەو خولە 6 مانگێ دەکرێت فێر بکرێن جۆری جیابوونەوە هەرچەنە تۆ پسپۆڕ جیابوونەوە نیە زیاتر باشە دکتۆر مەسەڵەن چ تەمەنێک لەبارە بۆ ئەوە بە پێی حکوومەتی عێراقی و پەرلەمان بە یاساکە وەستاوە 9 ساڵ تەمەن کاتێک باسی لەکە من تەمەنی ژمارە و تەمەنی عقل جیاوازە کاکڕەنج لەوەیە ئەمە 15 ساڵێکمان هەبی زۆر عقل بی لەوەی 25 ساڵێکمان هەبی تەمەنی عقلی هێشتا گەشەی نەکردی بیتن ئەمن تەمەنی عمری بە قیاس دانانێم ئەمن هۆشیاری وعی بە قیاس دادەنێم لە بۆ پرۆسەی زەواج يعني هۆشیاری وعی ئەو شخصی چەندە بەڵام بەس ئیندیکیتەرەکان چییە چۆن بزانین ئەمە تصرفات دیارە ئەگەر کەسێکی پێگەیشتو بیتن بەڵام لە هەموو پێگەیشتوی چی والله حەزەکەم زانی کەسمان هیچ قۆناغێکمان بە ڕێکوپێکی تێنەپەڕانەوە تۆ مناڵی بە ڕێکوپێکی تێپەڕانەوە بزەمانی والله نەمڕاهقی و تێپەڕانەوە نە منداڵی بۆیە مەسەڵەن زۆر جارە پیاوێکی معقول لە پڕێکا تصرفاتێکی مناڵانەکە بەڵام کاگڕەنج بابەتی زیابوونەوە باوەڕکە هەموو زۆر کێشە کۆمەڵاتیانی باز دەکەین سەرچاوەکەی بابەتی زیابوونەوەیە سەرچاوەکەی کاگڕەنج یەک قەوسی کە دەمەوێت باسکەم ئەمە با بڵێن ئاینێکی جوانمان هەیە چەند ئاینێکی جوانمان هەیە لە هەرێمی کوردستان هەموو ئاینەکان یعنی تەرکیز لەسەر با بڵێن بەها بەرزەکانی کۆمەلگا دەکەنەوە لە ناویاندا کە زۆر بەمان مسلمانین یەکە لە ئاینە جوانەکان دوورکەوتنەوەشمان لە ئاین لە بەها ئاینەکان دیسانەوە سەبەبێکی کەی ڕوودانی تاوان و جیابوونەوە و فلان و فلان و فلانە ئەنجایەک دوو پرسیاری لە جەنابی شت کرد ئەو پارێزەرە بە ڕێزەوتی تەمەنەکان لێک جیا کرێنەوە وادنەوت با پرسیارەکان پرسیارێکە و خوشکە بەڕێزە کردی مەسەلەن لە ناو چاکسازەکان ئێمە ئەگەر باسی نەو جوانان دەکەین واز لە گەوران بینین گەوران هەموو شتێکیان باشترن لە ئێمە بەڕاستی ئێمە لە ناو بەشی نەو جوانان ئەوانەی کە سزا دەدرێن
تەوقیفەکان بەڕاستی تێکەڵن بە پێی قاعەکان جودامان کردینەوە بەڵام کاتێک کە سزا دەرێت لای ئێمە دەمێنێتەوە چکە ئێمە تەوقیفەکان تۆمە دەبارن لەوانەیە چەند ڕۆژێک بمێنێتەوە ئازاد بکرێت بەڵام کە سزای هاتە سەرێ بوو بە تاوانبار ئێمە لێ بە پێی تەمەن زیانمان کردوێتەوە. تەوقیف لە کاتی خۆیان کەیسەکەی حالەی دادگای تایبەتمەند دەکرێت. کاگرن گەورەترین مشکلی ئێمە لە چاکسازی جاری وایە بەداخەوە مەسەن قانونەکە پێمان دەڵێ بەڵێ لە 6 مانگ نابێت تێپەڕێ بێت کێشەکە یەکلا بکرێتەوە 6 مانگ من نەوجەوانێک مەسەلەن لەگەڵ چەند ساڵێکی گەورەتر یا گەچکەتر لەگەڵ عمری خۆیان لەوانەیە لەو 6 مانگەیە قوڕ بکرێ بەسەر یا هەموو سۆفتۆرەکەی تێکچێ. بەتاکید ئەوانەمان هەیە بەڵام ئێمە ئێستا لەناو چاکسازی بەپێی چاکسازیەکان بەپێی تەمەن زیانمان کردوونەتەوە مەسەن 11 ساڵ تا 18 ساڵ بەتێنێ دادەنرێتن 18 ساڵ تاوەکو 22 ساڵ بەتێنێ دادەنرێتن بەشێکمان هەیە ئەوانەی چاودێری پاشینەنە کە سێمان کەمتریان ماوە ئەوانەش بەتێنێ دادەنرێتن بەڵام هێشتا واتە تەمەن تەواو تەنزیم نەکراوە بە پێی تەمەنەکە تەنزیممان کردووە بەڵام ئەمە حەزمانێ بە پێی مادە بێ بە پێی تەمەن بێ بڵێ جۆری تاوانەکەش بێ بەڵام کاگرن تۆ شوێنەکەت دوایە ینی بینایەکەت ینی لەبارنێ بۆیە تۆ ئەم کەسە بەیەکەوە دابنێ و ژمارە نەوجەوانەکان ینی بۆ منە چاودێری پاشینە تۆ ئەگەر 8 نەفەر 9 نەفەری لێ بەگەر بە پێی تەمەن بە پێی مادە زیانکەیتەوە لەوانەیە بە هەر نەفەر قاعەیەکی بدێتێ ێ بەتەنێ نابێت کەسێک لە ژوورەوە بێ ئەو قشکە بەرزە پرسیارێک کرد سەبارەت بە مادە بنێرانی هێژا ئێستا ئاگەڕێن. بالا بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ فەرم بەردەوامی لەگەڵتان کاک هۆشنگ پرسیاری دووەمی ئەو خاتوونە پرسیارەوە بەڕێزە باسیەوەی کرد ئەوانە کە دێنە ناو چاکسازەکان چیان بەرامبەر دەکرێت بێگومان هەموو چاکسازێک سیستەمێکی تایبەت بەخۆی هەیە مەسەلەن کە ئەو کەیسانە دێنە لای ئێمە بەشێکیان مەسەلەن خزمەتگوزاریان پێشکەش دەکرێت وەکو دانێرینە قوتابخانە و بەشداری دەوراتیان پێ دەکەین مەسەلەن هەم لە بۆ ئافرەتەکان هەم لە بۆ نەوجەوانەکان ئەمە هەمووی لە چوارچێوەیەکی سنووردارە هەر لە ناو چاکسازەکە بەڵێ ئێستامە لە ناو چاکسازی مەسەلەن قوتابخانەمانەی خوێندنی خێرا تاوەکو نەوجەوانەکان ئەگەر باز بکەین تاوەکو نوێ بنەڕەتیمان هەیە 4 و 5 و 6 ئەوانە ئیمتحان خارجی دەدەنەوە و قوتابی زانکۆشمان هەیە کە لە زانکۆکان دەخوێنن سەبارەت بەوەی دەورات شتیانەوە دەکەین مەسەلەن خولی مۆسیقایە خولی سەرتاشیە خولی سبلیتە لە بۆ ئافرەتان خولی درومانمان هەیە کاری ساڵۆنیمان هەیە کاری دەستیمان هەیە دروستکردنی جانتا و قایش ئەو شتانە تەبانە ئەو شتانێک کە دروستی دەکەن هەمووش دوای دەفرۆشنەوە داهاتەکەی لە بۆ ئافرەتەکان و هەم لە بۆ نەوجەوانەکانی سەرف دەکرێتن پرسیارێک کرد سەبارەت بە مادە هۆشبەرەکان ئەوانەی کە دێنە لای ئێمە خۆشبەختانە ئێستا لە هەر 6 چاکسازەکەی هەرێمی کوردستان سەنتەری شانەوەی ئالوودەبوانی مادەی هۆشبەر کراوەتەوە تەوانە ئەو سەنتەرانە زیاتر ئەو کەیسانە وەردەگرن کە ئالوودەی مادەی هۆشبەرن اینجا چ بەکارهێنەر بن چ وەکو بازرگان چکە ئێمە بەکارهێنەرمانەیە بازرگانیشمان هەیە و هەندێکیشمان هەیە بەکارهێنەر و بازرگانیش یان لە هەردووچیدایە بەکارهێنەر تاوانبار هەژمارەکرێت بەکارهێنەر بەخۆی ئەو یاسای قانونی ژمارەی ساڵی 2020 لەمە دوات تاوان بە نەخۆش حسابیانەوە دەگرێتن ئێستا خۆشبەختانە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی با هاوکاری وەزارەتی تەندروستی سەنتەری شانەوەی ئالوودەبوانی مادەی هۆشبەر لە شەقڵاوە دەکاتەوە کە ئێستا لە جێبەجێکردندایە و سنتەرێکی گەورەش لە ناو هەولێر هەر دەستگای خێرخوازی بارزانی بە هاوکاری ڕێکخراوێکی ئەمریکی دەیکاتەوە سەدقە لەوێرەیە بەڵام ئێمە چاوەڕێوانمان نەکرد لە ناو چاکسازەکانی خۆمان لە هەر شەش چاکسازەکەی ئێستا سنتەری شانەوەی ئالوودەبوانی مادەی هۆشبەر کرێتەوە کە لەوێ خزمەتگوزاریان پێشکەش دەکرێتن لە ڕێگەی پزیشکی دەرونیەوە و لە ڕێگەی گروپات و لە ڕێگەی ئیندیڤیژوال بە شێوازی تاک چارەسەر وەردەگرن هەم لە دهۆکەیە هەم لە سلێمانی هەیە دهۆک سلێمانی زۆر باش پێشیان دەدرێت نەخێر ئەو چارەسەری کە ئێمە دایانکەین مەسەلەن چارەسەرێکی علمیە مەسەلەن ئەو کادیرانە مەسەلەن دەوراتیان وەرگرتیەوە بە شێوازێکی علمی چارەسەر وەردەگرن دکتۆرە دەرونەکە لە بواری خۆی مەسەلەن دەرمان دەنووسێتن ئەوانەی کە بە پێی مادەکان بەکارن هێناوە توێژەرانی دەرونی کۆمەڵاتی بە هاوکاری چەند ڕێکخراوێک ئەوانەش لە ڕێگەی ڕێنماییکردنەوەیە مەسەلەن چکە شیان نەوەیە زیاتر چارەسەرکردنەکەنی حەزەکەم لە جەنابەت بپرسم هەندێک هەیە لەوانەی نەوجەوانەکان خۆتە زانی وابزانم لە چوونە ژوورەوەی ڕاگیراوانی ئاسایشی سلەیمانی لە پێشەکیەکەم ئاوتم نێوان ئازادی و زیندان تاڵەموویەکە هەندێک لەوانەی کە دەچنە چاکسازیەکان مێرد منداڵێکە
تێکەوتووە بەڵام لەوێت چاکراوەتەوە ئیتر هەتاوەکو قیامەت ئەما بێ بە مۆرێک و وێرە بە ناوچوانێ و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە بێزرا و سەیرەکرێ ژنی نایەنێ خەڵک خۆی لێ دوورەگرێ ئەمە حاڵەتێکی هەڵە نیە مرۆڤ معڕەز نییە بۆ لادان و چاکبوونەوەش حتا پاس بۆ گەورەیە لەسەر شەقامویەتەوە سەرینەکە مرۆڤیش معڕەزە بوو بالتأكيد وانە بله مصطفى طبعا بجني وصمة عار مصطلح من طبعا من قالك السرخاندي بجنبي وصمة عار كيف تدخلتي كده يسجن بوي وذاك طبعا بو زانين ابد حاضر جي بو سنه لا طبعا قالك اصطلاحي استزاب كارينا طبعا استزاب والسنه نينا بجني التدابير دي في وسا جاف دريس سنه لا نبجني عقوبه بجني التدابير وجبر هندجي سنه لا خويا توانا كيف كات سيداره تشد بجني عقوبه هنديه معظم بيتن صحيفة سوابق لنا سيدة هر وقت الصباي فرضا بري فترة كي تلفونا مكر باعتبار زانت أزي كشارزمت في باري قلت ما مستم قلت بالي قلت أس طالبك كلية ما وهكا متوانا كري وهكا خلاص وتقديمي تعيني كير دي استعين بما أني أسر محسبة قلت ياخذ تكري تو السنة لابون تمظم قلت ناس السنة لابون قلت خلاص صرت تحسبنينا وجا یاسای اف چندهنه یا بچه فوای گرتی؟ من سری یاسام نکرد. وجا سری لانی کاملایتی. بله اف خلطی که گله کم مازنه چکو کیه هر حوالی ویه یعنی که مازنه. اريبا هكا او كذا خلتي دا ام كان قريش قرارك الصعيب دين موقف خود درس كاين وقت ام خب كاينه توجهي دا ما مستا هكا مخو كيرا توجهي دا از دينك قرار الصعيب دا وقت من خلاتي كيرو كيف خلاتي برای خدا من چاوی که خلط از می خلقی خلط ایده پادراست اوجی نفسی ته یه خلط بود دو چوب چاوی که خلط تو برای خدا بی ایدن اف برای خدا نه درسته هر روز ویاس برسوا بسیار کادیب که من خشکه که بحث کرد سر بابت و کلر جواکی المدرسه گودی کام هنا آنینن آن بوچینینن دی فیاسا چاو در سنلان لازمه هر قطب خانه کام هبید لازمه او کلر جواکی مهبیتن چونکو ما دو بیعت تی استيق دنيا خلك يا چاوری دامزراندن و حرق خانقنا هر 150 طلبك دبي قلت شيء تمام في قبل السيدة انا اهلي كانيش هزار طلبي اللي يقضي والله تودروني كان كواتا هميان جامان هي تعين بزياده وش بزياده خطاب ماشي اهلي دهاتي ما كان مليارك هزار طلبي هي امادنيه بينستو جريكم والله دامزرين بقانون يكتو جري هي اجر هيبي أبان بحثي از بحثي كمتخصص كان شاوري دامزراندن اكيد راسته يا صوت شاف دير السناد مش لازم هبيت ايش بلي به بوتشكو هر ارشكات شبيت وكي ما برنكش بحث كري هندي خزانه هندي قطب خانه مكملا هر كي تمام كتن از ذكر خو چاو خودم تربيات كم و جين كامل چاو خودته بس اگه چو مدرسه حواله که خراب گشته لازم به کل رجواکی هبیت نافودا بگریتن چیتن زیگا بگیریتن و میجه هایدار کتن دام هدو اكود تمام كاين دا افزارگه خراب نبیتن ايش بلي ويجي هر بابتي سر و کل رجواکی ما هي مكتب الصحة المدرسية أوجي مكتبك كان أنظام تدا درونية تدا بحث اجتماعي تدا دكتورة تدا من فكرين أجنبي السيدة في عنوانيش طبعا من البلاف كلي دور ومسؤولية الأسرة والمدرسة في وقاية الأحداث من التشرد والجنوح واختمنا فكرين إعداد كلمة نيفسي صدفة جارك أسد برجاكي راتشوم ساكيمي سرتشكي مركز زاني للصحة المدرسية الدهوكي موجود علامات أو مكتبة أو قانون رعاية الأحداث بحث كذي أسرابهم شو ما وري دكتورة كبيرة بو مديرة مكتبة بو باشا ماما صاوش تانا بكردي نية وشانا جوا يعني دي بو مزعمة كيف أنا دي بينك ما بيبحث أزبيجم أنا أزانم يعني دراسات عربي بوا بله بله بالتأكيد دراسة عربي بويا هذا السيدة جلفون جيوين تنسي مسلم من يعني الله أنبا بتانا بو خلقي آساي بيوستا تقول لسرك آريشيكي دهوك دنوسية كيف بحسب عربي إيه ندهوك سودي لبينه همو دايكو دهوك زان عربية مثلا السيدة برز بيقول عالميا قراءة كيما وبطيباتش نفهم كردادا خواندن گلک یا کما شتێکی زۆر مەزنە بەس من ئەڵەم ئەم جوهدە جوانەی تۆ بیکە بە کوردیش هەر خۆت دوای بە کوردیش بینوسەرەوە
یادوەری بگەڕە بۆ کوردیش بوم قالك بزحمة شخصيا قبل بس هيك جاك خذ برا بكتن موجود كتابة کتێبخانەی کوردی ضرورە چونکە تۆ باسەکان شتێکی تیۆری نییە لەسەر شتی کۆمەڵایەتی ریشەی دهۆکە دهۆک شارێکی کوردستانیە ئیشەکەی تۆ زۆر مەزنە حەزەکەم دهۆک لی بێبەش نەبێ خەڵک لی بێبەش نەبێ نقدر ده بدهوك إذا بحثت من اتعامل بس في تأكيد كان كالدهوك تشيا شو ده جناب الدكتوري مديري قلتي ما مستقبلي قلتي قانون رعاية الأحداث هو بيشتى أذا أو مكتبة قلتي أذا نأوى قلتي بعد كاريبات تشيا قلتي هيك هاتو ما مستهكي إجازة فيان قطابية كي قلت بس أنفيد كين جا بمناسبەیەک جەنابی وەزیری پەروەردە ئەوە خەڵک زۆر پێم دەڵێ حەزێک دڵنیان بە خۆشتیان وتوە حەزەکەی لە کەس و کاری خۆشت بپرسە یعنی پیسترین تەوالێتی سەر گوێی زەوی هی مەکتەبەکانە کە لە کوردستان هەیە پیسترین توالێتی سەر گۆی زەوی مناڵ هەیە وازی خەریکە واز لە مەکتەب دێنێ بەس لەبەر توالێتەکان با پێت بڵم یعنی بڕوان پێ بکە چەند پرزگا پاک و تەمیزی لێوە دەرەکەوێت ئەوەنە شوێنە گشتیەکان لە توالێتەکەیەوە توانی بزانی سێرڤس چۆنە و خزمەتگوزاری چۆنە یعنی ئەوە چارەسەری هەیە ئەوە شتێکی زۆر زۆر خراپە سایکۆلۆجێتی ئینسان تێکە مەکتەب تەعبیرە بێت کە گەورە بین لە بۆنێکی ناخۆش لە مێشکی ئینسانەکانە لە ڕووی دەرونیەوە تۆ بسپۆڕی مەکتەب زۆر جار تعبیر نابێت لە بۆنی توالێتەکان کە گەورە بیت کە گەر پانەکرێتەوە منداڵ هەبووە کەیس منداڵ هەبووە تووشی نەخۆشی کلیەی بووە لەبەرەوەی ئامادەنیە بستە توالێتی مەکتەبەکەی خۆی با بڵین ئەمە چارەسەریەوە نەقورسە ناوەڵ هیچ قورس نییە و کادیری شێ مجرد متابعە نەقسە يعني بس متابعة ومراقبة نقصها روان بيب كان نكاري مكتبة كان مكتبة أهلية كان يشكل رابورت من بوهاتوا بهمان شوية أنا بيستي بمتابعة زي فعلا نقطة زي هالوسطية فعلا يعني أول باس كرد زي هالوسطية بسيارك اللي كاكي كد أو اللي كي كومالاتي أو جورتني مشكلة كاتو باس كرد كشكل دو نقطة دي إضافة كم بس بجمع سميانا أم الفي فريقة برامج بجنيه هشيار من تشوف ديراز زارو قد خوب كان بس بالمقابل التنبيه هيك جبدينا وبيجيني شيار بيا سميان الديف ياسا تشوف دريا سنلان ماده بستونه وسي هيك هاتو زارو كده تاوانا كر يعني كده حالات التشرد ده ما يتم حالة التشرد ده يتسر بردا يعني شول كان بتشيك هيك هاتو بو دادوري إثبات بكوف كسها أف سميانة إهمال كري وحتى زارو كده في تاوانا ده حالة التشرد ده او دي بسيار بيت ودي كيشك مستقل در حق ويداي تفكرن ودي تسزادان هروسا هكي مقصر بو ان تاوان اكر هذا تشكو مدو حالتين ان تشرد يان تاوان هكي تاوان يبخدها فكر او بخد بيت الشريك اصلا بس هكي حالات التشرد دابو نا ماضي خاصه ام جافي انتباه دينواج كشيار من هكي تقصيري كر ديرينا باشكي دعوه سرتبيت اسكو شخصيا بجم سميانا بجم الشيار با شاری کره خوبه که چه خوبه وجاره کر بس اگه بو جناب دادوری دیار بود تقصیری ته های دی توان دی قضیه که مستقل سرتجی و بیتن اول رخه کی جانبه کی دی طبعا في قضيه بحث کی دینی بسم سر حق الطفل في سلامه البدنيه على ضوء الصكوك الدوليه والقانون العراقي في قضيه السرني بسم داس خوشي ودارم بو برنامج كتر لسر منال بيت درفتي طاو بم امان لسر مرد من ضالبو بس تشتكي فيري بيجم سيدا الفيري ما يكش اشكال دي هي ما هي قانون العنف الاسري الكردستاني يعني اما خو احتمال تو كره بيجي بحيتني يا كيلا توان ما هي التأديب طبعا يا راكي العراقي اشتيا ماي ياشمه و ابا دفمن شخصيا ابي توجهنا ودرسته اري تشو كره خوراك من كتشو راكم خالت يك شكر خالت يك بو الناس اكثر تشم قطم هو اكثرين تشي بيشيني تدرجها هي دي نصيحه لك كاسنا باب عندك اكثر عائله خب قتي دي نصيحه لك هكو بيجين كاش السر هزتك احتمال الشقه كي بدات بس قانون انفساري هم طلب حيتين يجي شيء شكايه الباب خوب كات في حالته هنا بليتين بس قسيك وتايت فرمو دیارە پەیامی ئێمە ئاراستەی گەورەکان دەکرێت دایکوواوکان چکە پێشەکی بەرنامەکە باس لەوە کرا کە لە خوارە 18 ساڵ سەیری بەرنامەکە نەکاو ڕعایەتیەوە بکرێ باسی کافتێریا کرا من هێڵێکی پەیوەندی لە نێوانی کافتێریا و
پچرانی شیرازەی خێزان کافتێریا و مادەی هۆشبەر دەبینم. بەنمونە من پیاوێکی بەڕێز دەرچووی زانکۆیە فەرمانبەرە لە وەزارەتێک ئەندازیارە ئیشی ئازاد دەکا پارێزەرە پزیشکە فلانە فلانە و بەیانی تا ئێوارەی ئیش دەکاوماندووە و بەڵام ئێوارە ڕێک بە ئاراستەی بەرە و کافتێریایە و کافتێریایەکی دیاریکراویش و کافتێریایە کە چەند ساڵە بۆی دەچێت بۆ لەوێ دانیشتووە نێرگەلەیەکی کێشاوە ئەم نێرگەلە تووشی جۆرێک لە ئیدمانی کردووە هەموو ڕژێک ڕای دەکێشێتەوە بەرە و کافتێریا بێگومان من پێم وایە وەزارەتی تەندروستی پێویستە لیژنەکانی زۆر بەجددی چاودێری کافتێریاکان نێرگەلەکان ئەو موادەی تێیدا بەکاردەهێنرێت تێیدا دەخورێ بکرێ لێرە گرفتەکارەوە نییە باوکێک تووشی ئیدمان دەبێ و لەوێ گرفتەکە ئەوەیە کە ئەو باوکە وەزیفەی خۆی وەکو باوک لەناو خێزان بەجێ ناگەیەنێ وەختێک ئەو دەچێتەوە ماڵەوە منداڵەکانی خەوتون کە ئەم پەیوەندیە پشرا لە نێوانیان پەروەردە و ئامۆژگاریەکەش نامێنێ و پێشتریش باسکرا مامۆستا باسی لەوە کرد کە دایک لایەنە سۆزداریەکەیە و باوک لایەنە هێزەکەیە بێگومان کە منداڵیش هەر تەنها سۆزداریەکە سۆزداری پێشکەشکرا ئەو منداڵە جۆرێک لە هۆگری دەبێ نازون و زۆر زیاتر دەبێ زیاتر معڕەزە بۆ خەتەر بۆ ئەوەی منداڵەکانمان نەبنە قوربانی خەڵکی تر دەبێ خۆمان ئاگامان لێیان بێ چەند نمونەیەک لەوە مەسەلەن باوک هەیە بەردۆخی مادی زۆر باشە و لەبەرەوەی ئەو بەردەوام لە بازار و کاسبی ئیش و کارە و وەختێک دێتەوە منداڵەکانی هیچ نییە و منداڵەکەت تەنها پارچەیەک بوو لە هەست و دایک باوک پارچەیەک بوون لە هەست سۆز بۆی ئازادێکی تەواویان داوەتێ لەو لاوەیەکێک لە ڕێی سۆشیال میدیاوە خەڵەتاندوویەتی وعدی پێداوە کە هاوسەرگیری لەگەڵ دەکات دەیباتە خاری چی ئەو منداڵەش لە ماڵەوە ئەوەندە شارەزایە ئەوەندە نازی دراوەتێت تەنانەت کلیلی قاسەی لایە کەیسێکمان هەبوو منداڵێک 50,000 دۆلاری بردبوو 5 دەفتەر دۆلاری بردووە ئەوە کوڕێکی تر بەڵێنی پێداوە بۆی کە دەیباتە خارج لەگەڵ خۆی دەیبا یەکێک لە سەروی ئەوانەوە کە طبعاً هەردووکیان هەرزەکارون یەکێک لە سەروی هەردووکیان بەکارهێنراون هەردووکیان بەکار یەکێک لە سەروی ئەوانەوە کە قاچاقچیە ئەو کوڕی بەکارهێناوە ئەو کوڕش کچەکەی بەکارهێناوە و شوێنێکی بۆ دەست نیشان کردوون بۆی کە لەوێ سیارە بێ و هەڵیان گرێ لەو بابەتە لەوێ پارەکەی وەرگرتووە و منداڵەکانی بەجێهێشتووە ئەمە لایەنی تر زۆر جار کات تەواو بوو وەڵا فەرمایشتەکە فەرموو بەس زۆر جار منداڵەکانمان بەداخەوە یعنی هەندێک جار شوێنە پیرۆزەکانیش جێی مەترسین مەسەلەن تۆ منداڵەکەت دەنێری بۆ مزگەوت زۆر باشە بینێرە عیبادەتە شتێکی پیرۆزە و من لەگەڵەوەدا منداڵ بەتایبەت لە خۆناغی هەرزەکاری ئیلتیزامێکی ئاینی جددی هەبێ بۆ ئەوەی لە کۆمەڵێک لادامە دوور بێ بەڵام لەوێژ نازانی کێ لە دەوریانە کێ کاریگەری هەیە لەسەر کەیسی لەم جۆرەشەیە کەیسی لەم جۆرە بۆ گروپە توندڕەوەکان بەڵێ تەجنید کردم و گروپە توندڕەوەکان زۆرە یعنی ئێستا بڕێک کەمتر بووە جاران لە سەردەمی داعش و ئەوانە هەر یەکجار زۆر بوو مەسەرەن منداڵێک بە نمونە لە هەڵەبجەدا دەنیشێ پەیجێک لە دیمشقەوە کاریگەری هەریە لەسەری بێگومان ئەوە هەر چۆن دەڵێ جۆرێک لە تاوانی ڕێکخراوی نێودەوڵەتیش بوو یعنی سفەتێکی لەو بابەتەی وەرگرت بوو دەستخۆش قسەی ئەتوانم ڕستەیەکە لێ وەربگرم بمبورە ڕستەیە کاگەڕەنج ئێمە پێویستە منداڵ بەس بەخێو نەکەین دەبێت منداڵ پەروەردە بکرێتن و زۆر کەس زاری وایە کە پرسیاری دەکەی دەڵێ ئەمن خانوم هەیە بەڵام ناڵێ ماڵم هەیە ئێمە ماڵ زەرورترە لە خانوو ئاگادار بە ماڵ شوێنێکی ئارام بێ شوێنێک بێ ڕێز تێدا هەبێتن شوێنێک بێت پەروەردەکردنی تێدا هەبێتن و تەمەنی هەرزەکاریش ئێمە باسیەوە بەرنامەمان کرد تەمەنی هەرزەکاری قۆناغێکی زۆر هەستیارە پێویستە هەموو دایک و باکان بە هەستیاری و مامەڵەیان لەگەڵ بکەن بۆ ئەوەی کە تۆ دیارەی تاوان کەم کرد کە ئەو بەرنامەیە تۆزێک ئەوە بوو ینی ئێمە زیاتر باسی تاوانمان کرد و تۆزێک لێمان لادا بۆ ئەوەی تاوان کەم بکەیتەوە پێویستە بەجددی حکومەت بێتە سەرخەت لە ڕێگەی وەزارەت پەروەردەوە لە ڕێگەی قوتابخانەکانەوە کە باس توێژەری کۆمەڵایەتی کە پێیان دەڵێن ڕێنماییکاری پەروەردەیی بابەتی تایبەت هەبێ بۆ ڕێنماییکاری پەروەردەیی
بابەتەکان لە قوتابخانەکان باز بکرێتن و مثلەن ئرشادات بۆ قوتابیانە بدرێت کە تەمەنی منداڵی زۆر گرنگیان لە منداڵیەوە تۆگەر تاکێکی باش پەروەردە بکەیت لە داهاتوودا کۆمەلگایکی تەندروستت دەبێتن مثلەن ڕاگەاندن هەوڵ بداتن مثلەن وەزارەتی ڕۆشنبیری ئەو ڕاگەاندنە کۆنتڕۆڵ بکات یعنی هەموو شتێک فراوان نەبێ مامۆستایانی ئاینی لە ڕێگەی منبەری مزگەوتەکانەوە ئەتوانن خەڵک هۆشیار بکەنەوە چکە لەوانەیە لە شوێنێکە گوێ لە مامۆستایەکی ئاینی ڕابگیرێ بەڵام گوێ لە کەسێکتر ڕانەگیرێتن بێگومان بە هەمومان بۆی بتوانین لە داهاتوودا کۆمەلگایکی تەندروست بەرهەم بێنین دەبێ ئەوانە بکەین زۆر سپاس بۆ بەشداریت ئەم بەرنامەیە من کەمتر بەرنامەی کۆمەڵایەتیەکەم بەڵام ئەمە وەکو دادوەرێکی دڵسۆز لەسەر خواستی جەنابت بوو بۆیە لە کۆتاییدا قسەیەک بە کورتی پێمان بڵێ چیە فەرمووی قسەی کۆتاییم ئەڵێم بە هەمومان بە خێزانەوە بە لایەنە پەیوەنددارەکانی پەیوەندی بە مناڵەوە هەیە کارێکی وا بکەین کە ئەو هەڵکشانی تاوانە کەم بکەینەوە یەکەم لە ڕێی خێزانەوە ئەو کووتمان دایک و باوکەکان تکامان لێیانە کە زیاتر ئاگادار بن ئەگەر جیا بوونەتەوە یا بەیەکەوەن یعنی ئەوە زۆر مهمە دوو هەم مەسلەی کافتریاکان سنووردار بکرێ بۆ مناڵانی خوار 18 ساڵ کە نەهێڵن بچن یاخود فرۆشتنی مادەی کحولی کەم بێتەوە بۆ مناڵان لە لایەکی تریشەوە کۆمپانیەکانی پەیوەندی داوام لێیانە کە سانسۆرێکدا بنێن لەسەر هێڵەکانیان کەوا کاتێک کە هەردێ بەرنامە هەیە هەموو بەرنامێک نەکرێتەوە بۆ ئەو شەریحەیە دەستان خۆش بێ و سپاس قسەی کۆتایی جەنابی دکتۆر دوو پەیامی کورت یەکەمیان هەوڵ بدەین کار لەسەر نەهێشتنی تاوان بکەین نەک تاوانبار و دووەمیشیان قوربانیانی هەرزەکار کە دەکەونە ناو تۆڕە تاوانیەکان بە چاوی سۆز سیر بکرێن نەک بە چاوی ڕق دەستەکانی خۆش بێ زۆر سپاس بۆ تێچێنەکانی ئێوەی هێژاش دەستان خۆش بێ سپاس کە لەگەڵمان بوون جارێکی تر ماندوو نەبن و بە خێراتن سەر سەرمان سەرچاومان خواحافیز بینەرانی بەڕێز